کتێب باشترین هاوڕێ. کتێب باشترین هاوڕێ. کتێبی چیرۆکی زەلیل لە نووسینی عیسام بەرزنجی، خوێندنەوەی ئەحمەد بەکر، دەرهێنانی یادگار ڕواندزی. سڵاو بەڕێزان، بەختەوەر بن. لە خزمەتیەوەی عەزیز و خۆشەویستم بۆ خوێندنەوەی کتێبێکی تازە کە ئەویش کتێبی زەلیلە لەلایەن عیسام بەرزنجی نووسراوە. بەشی یەکەمی کتێبەکەتان بۆ دەخوێنینەوە لەگەڵمان. لە ساڵی 1990 کە هێشتا ماوەیەکی زۆر ڕەت نەبوو بەسەر بڵاوبوونەوەی ئاشتی لە خوار و ژووری جیهاندا، پاشماوەکانی شەڕی دڕندانەی بێوڵات وەدەرکەوتن. ئەو شەڕی کە بە یەک لە ڕووداوە ترسناک و پڕکارە ساتەکانی مێژووی مرۆڤایەتی دادەندێ. ئەو شەڕی کە گر و گڵپەی ئاگری هەموو شوێنێکی چۆڵ و ئاوەدان تەڕ و وشک و دەشت و شاخی هەڵدەچنیە باریەک و دەیسووتاند. بەدەیان ملیۆن کەس کوژدان و بریندارکران، بە ملیۆنەها پیر و مناڵ و ئافرەت و پەکەوتوش لە برسانە مردن. هەروەها هەزاران گەمی بازرگانی لەگەڵ ئەو باروبارگانەی کە لەسەر پشتیانە بوو نوقمی دەریامەنگ و بەسامەکان بوون. باش لە ئەمریکانەوەی شەڕ و نەخۆشی و برسیەتی هەموو شوێنێکی گربەوە. هەوای هەر ناوچەیەک پڕ بوو لە بۆنی بارود، دڵی هەر شوێنێک بووە مشکی لەسەر لەبەر تەقینەوەی بۆمبا و شەستیر. خەڵفەدار و ڕووەکی هەر قەتپاڵ و لێڕەوارێک وەڵبەفری درەنگە بەهار بەڵەکەی کەوتبوویە و زۆری بە ئاگری شەڕ بەرباد ببوون. ئەوە قەتیسماوەڕوون و زوڵاڵەکانی دەمکانی و ڕووبارەکان پڕ ببوون لە بۆن و تەپ و تۆز و خڵت و خۆڵی تاپۆی شەڕ. ئەو گوند و شارۆچکانەی کە بووبوونە پێخۆستی لەشکری یەنگی جەری و ساڵدات چۆڵ و هۆڵکرابوون. کوندەبۆ لێیانی دەخوێن، بۆنی خوێنیان لێدەهات. ئەوانەی کە بەیجان مابوون هەر بابا بوو بە دوو سۆراغی خزم و کەس و کاریاندا دەچوون. نەیان دەزانی ئایا دەست بەسرە یان کوژراوە یان بریندارە یا خود بوویتە بابردەڵەی کۆچە و کۆڵانان. تا دەهات دنیا زیاتر بەرەو هێوری دەڕۆیشت. مێشکی پڕ لە هارە و هۆڕەژمی هەڕەشە و گوڕاشەی شەڕ پەیتا پەیتا دەستی کرد بە هەسانەوە. دڵی پڕ لە ئازار و ناسۆری کە دەتوت ئاوی بارمۆدایە لەگەڵ دەنگی مەترەلۆس شەپۆلی دەهێنا. ئەویش وردە وردەدا دەمرکایەوە، بەڵام ئەو کەسانەی کە بووبوونە هۆی هەڵگیرسانی ئەو شەڕە ماڵوێرانکەرە وەک بڵێ هێشتان سفت و سۆیاندا نەمردبوو. بۆیە دیسان کەوتنەوە دەست پێشخەری بۆ بەرپابوونی شەڕێکی جیهانی تر کە زۆر گەورەتر و کوشندەتر بێت لەوەی یەکەم، چونکە هەرە و تەرزە کەسانە بوونەوە بەبرا گەورە. ئەو جارە بە خەتی کەسک و سوور جیهانیان وەنجەر وەنجەر کردەوە. هەر یەکە بە گوێرەی خواست و بەرژەوەندی خۆی زەوی و زاری هەندەرانیاندا بەش کردەوە. بەم پێیە هەندێک گورگی برسی و تێنی ڕۆیشتن، هەندێکی هارتر هاتن و وەک مێژە گزگزە کەوتنە گیانی میلەتە ژار و بێدەسەڵاتەکان. گەر لەسەر زنجیرە بەرزەیەکانی چارچلی هەر یەکیانەوە ڕاتەماشای ئەو ناوچەیە بکەین کە دەکەوێتە لای باکوور و باکووری خۆراوە، زەویەکی سەخت و چڕ و لێڕەوارمان دەکەوێتە بەرچاو کە پڕە لە هاوینگە و زۆزان، کانیا و جۆبار، مێرگ و پاوان. دانیشتوانەکانی ئەو ناوچەیە وەک هاوڕەگەز و هاوزمانی مەڵبەندەکانی خۆرهەڵات و باکووری خۆرهەڵات و باشوور و باشووری خۆرهەڵات و خۆراوە. بەدەستا پۆی شەڕەوە کەوتبوونی جانەڵڵا، نامۆیی هەموو شوێنێکی گربەوە. برسیەتی بوو بۆ پەتایەک لە هەموو ماڵێکدا تەشەنەی کردبوو. بەڵام لەگەڵ ئەوەشدا دانیشتوانی و ناوچە بە پیت و فەڕەیە زۆر ئاوەژوو نەبووبوون، چونکە پشتیەکیان بە دەرامەتی وەرزی و بە بژوێنی خۆجێیان خۆش بوو. کاتێک کە چاویان بە ئاوەساف و بێسنوورەکەی بەحریوانێ دەکەوت، تەزوویەکی فێنێکی پڕ لە تاسە و هیوا و ئاوات بە دەمارەکانیاندا دەگەڕا. هەروە زۆر پشقایم بوون بە چیای سیپان و کۆهی ژێری و ئەزمیرەوە کە هەر یەکەی داستانێکی بێکۆتا لەبارەی مەردایەتی خەڵکی و ناوچەی دەگێڕایەوە. زۆر سەربڵند بوون بە ڕۆڵەکانیان، چونکە لە دوای شەڕە هەڵگیرسابوونەوە و کەوتبوونە هەیتوهوتی خۆپێکهێنان. بەم شێوەیە لە دەوروبەری ساڵی 1920 خەڵکەکە دڵخۆش بوون بە دووشت. یەکەم شەڕی گەورە کۆتایی پێهات، دووەم کەوتونەتە مەژوولیەوەی کەوا لە پێناوی خۆیان و بۆ خۆیان بژین. کەچی پاش قەدرعایامێک ڕەشەبای لۆزان کولی ئاواتیانی وەران. ئەو کۆشک و تەلارەی کە بەدەست چنی خۆیان پێکیان هێنابوو ئاتاری لەسەر پاتاری نەما و هەمووی تەرت و وێرانکرا. هەروەها چیچاکیان لە هاتنی پاشا بۆ سەر کورسی فەرمانڕەوایی چاوەڕوان دەکردەوە بە پێچەوانەوە،  لە خراپە و خراپەکاری زیاتر هیچی تریان لێ نەدیت.
ئەو جەزرە بەو ئازاری کە لە پاشایان دیت لە مێژووی هیچ میلەتێکدا ڕووی نەدابوو. بەم پێیە وایان لێهات هەزار خۆزگەیان بە شەڕە گەورەکەی پێشوو دەخواست بەر لەوەی پاشا خامچی حکمی بکەوێتە دەست خۆی بە باش دەدایە قەڵەم و شێرێ لەوێ و ڕێویە لەوێ، وای لە خۆی کرد کە هەموو کەس خۆشی بوێ و دەستی یارمەتی بۆ درێژکەن. بەڵام کە لە کۆشکی فەرمانڕەوەی دانیشت ئەو مرۆڤە دڵڕەشە هێندەتی نوێی خوێنیان بوو، هێندە دڵی کرمێ بوو، ئەگەر هەموو ئاوی دەریاچەی وانت لە هەناوی کردبا بڕی پێ نەدەشکە. دەستەی پاشا شار دەدگوت ڕەوە گورگی برسین بەناو مێگە لە مەڕێکی بێشوان وەربوون. دەکانیان لە خۆیان دەدا شێوەی نەرم و توندیان بەکاردێنا بۆەوەی خەڵکی ئەو ناوچەیە بکڕن و بیانکەن بە کۆیلەی بەردەستان و زمان و شێوە و ناوەرۆکیان بگۆڕن و بیان هێننە سەر ڕەفتاری خۆیان و هەروەک کرمی هاوریشم بە کاڵا و باڵای خۆیاندا بیان پێچنەوە. نیڤەڕۆ یەک لە گوندە سەرپشکەکانی ئەو ناوچەیە لە 100 ماڵێک پێکهاتووە کەوتۆتە پێدەشتای یەک لە سێلاوە بە زنجیرە چیابەرزەکانی واش و پیران و هۆرێ ئابلۆقە دراوە. شاهینی بەکربەگی یەک لە پیاوە دەمڕاستەکانی گوند بوو، پرس و ڕای پێدەکرا و قسەی لە ناو خەڵکی دێیەکەدا دەڕۆی. هەرچەند بەتەمەن هێشتان جوامێر بوو، بەڵام بەڕێدێنسپی دەخوێنرایەوە چونکە پیاوێکی لە خۆگەڕاوەی دنیا دیتە بوو. وزەرانیشی باش بوو، هەروەها مرۆیەکی زمانزان و تێگەیشتی بوو. هاتوچۆی شارانیشی زۆر دەکرد. لە ماوەی 4-5 مانگان زیاتر لە 4 جار میوانی شاری بە ئۆتۆمبیلێکی فش و فۆڵ هاتنە لای. ئەویش هەر وەک دۆستێکی گیانی بەگیانی لە خزمەتیان ڕادەوەستا و زۆر ڕێزی لێدەگرتن. بەڵام لە هەمان کاتیشدا و میوانانە بە تەواوی لە خەڵکی دێ نابەڵەت بوون. بۆیە هەموو جارێ خەڵکەکە بەهاتنی ئەوانە دڵتەنگ دەبوون و تووشی نیگەرانی دەهاتن، چونکە خەڵکەکە لەوە ڕاهاتبوون کەوا هەمویان بە خێرهاتنی میوانان بکەن و ڕێزیان لێبێنن. ئەوانیش بە دەوری خۆیان لەگەڵ خانە خۆیاندا بێنە ناو ئاوایی، لە مزگەوتە یا لە هەر شوێنێکی تر چاویان بە یەکتر بکەوێ، کەچی ئەوانە بە پێچەوانەوە بەبێ هەست و خوز داهاتن و دەچوونەوە و پاشانی شاهین هیچی لەبارەیانەوە نەدەوت. بێگومان ئەم کارەیە بە شتێکی سیر دەهاتە بەرچاو، چونکە لەمەو پێش خەڵکەکە وا لێ ڕاهاتبوون ئەگەر تەیرێک بەهاتای ئاوایی دەبوایە بیان زانیایە کێ و بۆچی هاتووە، ناوی چییە. نەخەسەلا ئەو میوانە کەس نەناسانە و لە ڕۆژێکی ئاواتەنگ و ناخۆشیشدا پەیدا ببن، بەم پێیە خەڵکەکە جخ و فقیان کرد نەیان دەزانی ئەوانە چێن و لە بەرچی دەبنە میوانی. ئەوەی ڕاستی بێ ئەوانیش ناحەق نەبوون کەوابن، چونکە زۆر شت وەکو خۆی نەمابووە. پەیوەندیەکانی کۆمەڵایەتی لە دەشت و شاردا گۆڕا بوو. باری ئابووری لە هەموو شوێنێکدا لە پرەسەنگ بوو. زۆر دۆست بووبنە دوژمن و زۆران دوژمنیش بووبنە دۆست. هەر دەدیت یەکێک واری قاتەکە لێ ئاشکرا دەبوو، ئیتر لە ڕەشە خەڵکەکە دوور دەکەوتەوە کە لێزار زیانیشی دەبەخشین و دەیدانە بەردوشکان. ئەوانیش لە بینی خۆیان هەرتف و نەفرەتیان لێ دەکرد و لە نێو دوو نانی گەرمیان دادەنا. بەم شێوە نەخۆشیێکی دەرونی وا بڵاو بوو بۆ برا بەقای بە برای خۆی نەدەکرد. لەسەرینی ئەمە خەڵکەکە لە شاهینی کەوتبوونە گومان، چونکە ئەو لەمە پێشێکێک بوو لەو پیاوە مەزلیس خۆشانەی کە ئاویشی بە بێڕەدینسپی و جوامێرەکانی گوندی نەدەخواردەوە، کەچی بەو دوایە هەر خۆی دەبارد و حەزی نەدەکرد کەس هاتوچۆی بکات، بە تایبەتی وەچی کە ئەو میوانانەی دەهات. پیرخدر پیاوێکی بە ساڵاتچوی قسە خۆش بوو. ئەوی شێکێ بوو لەو مرۆڤانەی کەوا لە شین و شایی تەکبیرکەری خەڵکەکە بوو. لە هەمووی شێکدا ڕای وەردەگیرا و پرسی پێدەکرا. ڕۆژێک باڵکەوت لە دۆڕیانی بنماڵان گەیشتە شاهینی و دوای چاک و چۆنێتی لە کوێی بزری دیارنی وردە لێ چووە پێش. اینجا پرسیاری لێکرد و وتی: ئەرێ شاهین، ئەوانە چێن گەڕناگەیان لە تۆدا گرتووە؟ بەخوا ئەوانە دۆستی قەدیمی شار من. ئەی بۆچی لەمە و پێش هیچ سەر و سەودایەکیان نەبوو مادام کۆنە دۆستت بوون؟ لەبەر ئەوەی لەو ناوە ئاژاوە هەبوو، کەس بە کەس نەبوو. یانی لە خۆیان دەترسان؟ نا، بەڵام تەقیەیان لە خۆیان دەکرد، نەیان دەویست تووشی بەڵای لابەلا ببن، چونکە هەموو دەست و پێسپینە. لە پاشان پیرخدر هەر لێی نزیک بوو و دەستێکی لەسەر شانی دانا، بەدڵێکی پڕ لە قەهر و تووڕەیی و بەرازێکی یاخود بەزارێکی شیرین و پڕ لە تکا و ڕجاوە گوتی: شاهین، بنزمانت شلە، زۆرت لێ دەترسێم. کوڕە پیاوی چابە نەکەی ها، بەرتەر لە جێی خۆی بەنرخە، دەست لە خۆت نەدەی ها، لە منت نەکەوێ، ئەنیشوانی چ لە هۆری چ لە تووری. شاهین و پیرخدر لەو ڕۆژەوە لە یەک لالود بوون، بەڵام هێشتان بە تەواوی پوشکەپانەیان لەگەڵ یەک نەکرد بوو. شاهین دیقەتی خۆی دەدا پیرخدری تا بزانی تا چ ڕادەیەک لە نهێنیەکانی ئەو گەیشتووە.
کەچی پیرخدریش هەر زەینی خۆی دەدایە و لێی هوردەبەوە تا بزانێ ئایا ئەویش دۆخینی بەزیوە یان نا. ئەو هێن و منهێنا هەر درێژەی کێشا و تا دەهات ساردایی لە میانەیاندا زیاتر دەبوو. حاجی میرۆ و ئۆمەری تێلی و خاڵ و سێودین و ڕەدێن سپیەکانی تری ئاوایش بەم سەین و بینیان زانی و ئەوانی شەر لەگەڵ شاهیندا لموزیان لێک خوار بوو. تاوای لێهات بەرەبەرە شاهین لە گوند وە دوور دەکەوت و لە کونجی ماڵانە دەبزوت. لە مازوچنین و دروێنەی ڕەفسە و زبارەی گوند و ئاخەبانە نەخۆی نەمنداڵی بەشداریان نەدەکرد. هەر گاوناگاویش میوانی تەربوش سووری لێ پەیدا دەبوون. گوندیش تەژی بوو لە مقۆمقۆ و ئاهاچی بوو، چیان لێهات چیان کرد ئەوانە کوێنا. هەروەها گەزگولی خەڵکی گوندی ئارژنگێش کە دەمڕوتێکی لاتی بەدفەڕ بوو لە کۆنەوە خەڵکی ئاوای ڕقیان لێدەبەوە، ئەویش بین نابین دەبووە میوانی. گزگولی ناوبرە و مرۆڤێکی زۆر ناپەسەند بوو. خەڵکی دێیەکەی خۆشی لە هەموو کە زیاتر ڕقیان لێبوو. گەر بەدەستیان وایە گۆشا و گۆشتەریان دەبڕی و وەک هەنجوین خوێنیان فڕ دەکرد. خۆی ناوی عەزۆی کوڕی سمەقود بوو. باوکی هەر لە ماڵە بەگەکانی گوندی ئارژنگێدا گزیر بوو. ئەویش سەبارەت بە باوکی هەر لە منداڵیەوە لەو ماڵانەدا دەژیا. ئاوی بۆ دەکێشان یاخود دەبووە قازەوان و بەرخەوانیان. لەبەرەوەی لە مناڵیەوە یەکێکی بۆرکەڵەی پیس و نابود بوو، بۆیە نێویان نابوو گزگول. لە دوای ئەوەی شاهینی بەکری دەستی لە ناوچەکە سند، ئەو پیاوە بوو بە یەکێ لە مرۆڤە ناودارەکانی ئەو. گوندەکەی خۆی ئاواژۆ کرده بوو، خەڵکەکە هەر چاوەڕوانی لە ناوچوونیان دەکرد. گزگول پشتی بە شاهین و دەستە و دایەرەکەی قایم بوو، بۆیە وەک کەڵەبابی ناوەخت خۆی دەکرد بە براگەورەی گوندەکەی خۆی. میر و بەگەکانی عوسمانلی ڕەفتاریان چۆن بوو، ئەویش دەیویست چاولەوام بکاتەوە و جێیوان بگرێتەوە. لە کاتی خۆی و باوکی بۆ گەورەکانیان چۆن بوون، ئەویش دەیویست ئاوای یەکەش ئاوها بن بۆ ئەو. عەردانە و پەرێزانە و بووکانە و تا دوایی هەموو جۆرە سەرانەیەکی تری لە گوندەکە دەستا. کام زەوی زۆر بە پێیت و فەڕبایە ئەو تۆی دەکرد و بۆ خۆی بەناوی دەهێنا. بەم شێوەیە ماڵی شاهینی بەکری بووە هێلانەی کاری نهێنی و ناڕەحەتی بۆ خەڵکی گوند و بۆ خەڵکی ناوچەکە. خەڵکەکە وای لێهات کە واچی تردانیان لەگەڵی نەکڵێ، چونکە کامە زەلامی کرچ و کاڵ و بێم مرۆت بایە دەورەیان لێدەدا و لە ماڵی خردەبوونەوە. لەگەڵ ئەوەشدا پیرخدر و هەواڵەکانی زۆر هەوڵیان دەدا کەوا خۆی لێ نزیک بکەنەوە، تاکو و زۆر لە خەتێ لانەدا و زاری لێیان سپی نەبێتەوە. هەروەها بۆەوەی زۆر دەست لەگەڵ پیاوی خراپی وەک گزگول و هەواڵەکانی تێکەڵ نەکات، نەبادا بە یەکجاری مۆرکی مرۆڤایەتی پێوە نەمێنێ. لەلایەکی تریشەوە مەترسی ئەوەشی لێ دەکراکەوە ببێتە قوڵق بۆ لایدە و لە کاما گوندەکە شتێک بدات. بەڵام پیرخدر و هاوڕێیەکانی هیچ سوودێکیان لەم خۆ نزیککردنەوەیە نەبینی، چونکە چەندی ئەوان لی دەچوونە پێشودەیان لاواندەوە دادی نەدەدا. ئەو زیاتر دەیدایەوە چەقێنی. خەڵکی ئاوایی بە تێکرایی پەرێشان بوون بە گۆڕانی شاهینی، چونکە کەلەیەکیان دەدایەوە بۆیان دەردەکەوت کەوا لە دوو لاوە زەرریان کردووە. دۆستێکیان لێکەم بووە کە لەمە و پێش بە چاکە ناوی ڕۆیی بوو، پشت بەستێکی باشیش بوو بۆیان. دوژمنێکشیان بۆ زیاد بووە کە لە دژیان ڕادەوەستێتەوە بەرهەڵستیان دەکاتن. بەم جۆرەیە شاهین لەگەڵ خەڵکی گوندی وەها کەوت بۆ خشم و ڕکابەری. ئەگەر زگی بچووبایە وای دەزانی دەستی خەڵکی گوندی تێدایە. ئەگەر بایهۆڕە لە ئێوارەیەکی گەرمی هاویندا هەڵی بکردبە و گەردەلوولەیەکی بۆ حەوشی وان بردبە لە خەڵکی گوندی دەزانی. ئەگەر کێشولەیەک جقنەیەکی بەسەر ماڵیاندا بەردابایەوە هەر دەیوت خەتای گوندی تایە. سبیانێکی زوو چێڵێکی ماڵی ئەلیاسەکەڕی بەناو ڕەز و باغی شاهینی کەوتبوو، هەندێک زیانی دابوو کە شاهینەمەی دیت بە پێخواسی و بەسەر کۆتی وە دوو چێڵەکەوت. ها لێرە و ها لەوێ هەر لێی نەگەڕاتە شەشاگرێکی لە تەختی نێوچاوانیدا. ئەگەر لەبەر عەلەی گاوان نەبوایە چەقوشی بەسەر ڕانە دەگەیشت و لە جێی خۆی مردار دەبەوە. سا لە هەنگێنێڕا شاهینی چەمبەری ڕق و کینی خۆی دەربارەی گوند پیشاندا. گەلێ جوێنی پیسیشی بە ئەلیاسەکەر و منداڵەکانیدا، هەروەها تا دەم هەڵدێنێ گەف و گۆڕی لێکردن. لە شاهین وابێ مەدەستی گوندی تێدایە و بە تەکبیر وایان کردووە، دەیانەوێ هەنجەتی پێ بگرن. بەم کردەوەی شاهین خۆی یەکلا کردەوە لەگەڵ خەڵکی گوندەکە و هەموو نیاز و مەبەستێکیشی ئاشکرا بوو. هەروەها خەڵکەکەش بۆیان دەرکەوت کەوا شاهین شەشاگری هەیە، کەچی لەو کاتەدا نێر نەبوو بتوانێت چەقۆیەک هەڵبگرێ بەبێ ئاگاداری میری، چونکە حکمی عورفی لەو دەوروبەرەدا لە ئارادا بوو.
ئیتر لەو کاتەوە شاهین و خەڵکەکە پیریان بەیەک نەدەهاتەوە چونکە هیبن بەڕێ کەوتە سەربەڕێ. بەم چەشنە ئەو ڕووەتە باشەی کە شاهین هەیبوو هەمووی زڕا، ئەوەی کونی لە دەمدا هەبوو جوێنی پێدەدا و دانی لێچێر دەکردەوە. لە پێش چاوی ورد و درەشت، لە پێش چاوی ژن و پیا و لە پێش چاوی هەموو خەڵک و ئاوام سووک و ڕیسوا ببوو. لە بەرچاوی هەموو کەس وا ڕەش ببوو وەک تاکیونی ڕەشی لێ هاتبوو. پورزەم ئافرەتێکی نورانی بە ساڵاچوو بوو، هەندی چنگێکی لێ هات بووە، لەبەر خۆیەوە هەر ترمە و بۆڵەی بوو. دیار بوو ئەویش سەری ناڕەزایی لە شاهینی دەلەخان، خەفەتی لێ دەخوارد و قسەی خراپی دەرهەق دەکرد. کاتێک کە زانی بە یەکجاری شاهین لە گوندەکە شۆرایە و دەیەوێت کردەوەی خراپیش بکات، ئەو بەندەی وەبیر هاتەوە و بەسەریدا هەڵگوت. ڕەشی بنخواری پاڵمەدە دیواری گوێ بدە گفت و زاری. مناڵە وردەکەی ئاوایی کە ئەمەیان گوێ لێبوو یەکسەر کردیان بە گۆرانی وەکو کۆسەبەبە لە کۆڵانان دەڕۆیشتن و ڕمبازیان دەکرد و ئەو گۆرانێشیان دەگوت و دەگۆتەوە. شاهینی بەکری هەندە لە خەڵکی ئاوایی توڕندی بوو بەو بایە هەموو ڕۆژێ بچووبایە شاری هەتا قەت چاوی بە چاویان نەکەوت بایە. لەو ماوەیەدا لە جاران زیاتر لە خۆی دەخەفتی، کاتێکە لە گوندیش دەمایەوە وەک پساغەیەک خۆی پاک و خاوێن و پۆشتە ڕادەگرت و گزگول و خوارە و مەلە و هەندێ بۆرە پیاوی تر دەورەیان لێدەدا. وەکی کە دەچووە شاریش دەویست ڕەفتاری ڕۆژانەی لە ڕەفتاری بازرگانێکی شار بکات، بەڵام کاتێک کە بەسەر پیادەڕۆکاندا دەڕۆیشت زوو شاریەکان لەسەر و سیمای ڕادەیانزانی ئەمە خەڵکی دەرەوەی شارە. ڕۆژێک لە ڕۆژە گەرمەکانی چلەی هاوینێ بە تەنگەتاو چوو لە بۆ شاری، هەر دەتگوت 100 کەس ڕاوی دەنێن، ئەوها بە هەشتاوی دەڕۆیشت. شەل و شەپکێکی خەتخەتی لەبەردا بوو، پشدێنێکی قەفقەفی بەدڕەنگی لە ناو قەد ئاڵاندە بوو، جەمەدانیەکی خاڵڕەشی بێگورنگی لەسەری پێچابەوە هەر دەتوت بەسەریەوە دووراوە، خەتی نێوچاوانی دەتوت ژێیە ڕایەڵە کراوە. هەردوو لا ڕوومەتەکانی بەیەکدا قوپابوون، بەڵام ڕدێنی ماش و برنجی هەندێک خوارتایی دەموچاوی پڕ کردبەوە. هەردوو چاوەکانی جیقیان کردبوو، دەردومەینەت و کولک و کۆڤانی دڵی لە چاوەکانیدا ڕەونەقیان دەدایەوە. لەپڕێکەوە خۆی کرد بە خانوبەرەیەکی گەورەدا کە هەر لەوە فێسی میری دەچوو. ئەگەر یەکێک زیاتر لە 3-4 جار نەچوو بایە و شوێنە سەری لە کۆڵانە پێچاوپێچ و تاقە نەخشەوەکانی دەرنەدەچوو. لە هیچەوە خۆی کرد بە ژوورێکی پاک و خاوێن، ئەگەرچی ژوورەکە کەسی لێ نەبوو، بەڵام وا دیار بوو شاهین بەمە تێک نەچوو، چونکە دەیزانی پاش بڕکۆکەکی تر ئاوەدان دەبێتەوە. چوو لەسەر یەکێ لەو کورسیە زل و زەبەلاحانەی کە لە داری بەڕۆ دروستکرا بۆ ڕۆنیشتە خوارێ. سەری ئاردی ژوورەکەی کردیتی بڕێ قومکەجگەرەی سەمسونی لێکەوتووە کە هێشتان هەندێکیان هەر کادویان لێ هەڵدەستێ. کاتێ کە سەری بەرز کردەوە 3 فێسی سووری ڕیشۆڵەداری کەوتە بەرچاو بەدارێوە کرابوون. ئەو لەو وردبوونەوەیەدا بوو زەلامێکی چوارشانەی کەڵەگەت وە ژوور کەوت کە دیتی کەنعانە فەندیە یەک پێ لەبەری هەڵسایەوە و بە گۆڕ بۆی چوو تۆقێکی گەرمی لەگەڵا کرد. ئەویش زۆر بەگەرمی لە چاک و چۆنیەتی ئەوی دەپرسی و وەڵامی دەدایەوە. لە دوای ویش زەکیە فەندی و ڕەفعات بەگ وە ژوورێ کەوتن. ئەوانیش زۆر بەگەرمی تۆقیان لەگەڵا کرد و بە خێرهاتنیان کرد. ئیتر دوای ئەمە بە 4 قۆڵی دانیشتن، لەوان پرس و لەویش وەڵام. اینجا لەبارەی دەنگ و باسی نوێ و دەستکەوت و ئەو جۆرە شتانە هەمووی بۆ باسکردن. ئەوانی زۆر بە وەرجی گوێیان بۆ قسەکانی شر کردبوو، پاشان هاتە سەرەوەی کە حاڵی خۆی لە نیڤەڕۆ بۆیان بگەڕێتەوە. چی کردبوو، چی بەسەر هاتبوو، چەند جار لەگەڵ خەڵکا بەیەکەڵ شاخابوون، هەمووی بۆیان گەڕایەوە. هەروە بیرڕای چۆن بوو بەرامبەر خەڵکەکە و کویان تێگەیشت بوو خڕی بۆ باسکردن. لە دواییدا دەستی بەگلی و گازەندان کرد. ئەوانیش هەر دڵیان دەدایەوە. وێڕای ئەمەش پێی وتم کەوا لە هەفتەی ڕابردوودا بە راپۆرتێکی تایبەتی داوای کردووە کەوا ماڵی لە گوندی بار بکات، کەچی هیچ وەڵامێکی نەدرایەوەتەوە. دوایەوەی لە هەموو قسەکانی خۆی بۆ وەکبەکەی هیچی تیانەما کەنعانە فەندی کە لە لای سەرێ دانیشتە بۆ ڕووی تێکرد و پێیوت: لەو ناوچەیە تۆ باوەڕپێکراوی ئێمەی، زۆر چاک بزانە ئەگەر و مەرجانەی کە ئێمە دەمانەوێت لێت نەهات بایەتی هیچ کارێکمان پێت نەدەسپات، بەڵام ئێمە دەزانین مرۆڤێکی زمانزان و چاوکراوی لە دوا ڕۆژیدا لەگەڵ ژیانی شارستانیدا دەگونجێ، هەروە مرۆڤێکی دڵنەرم و ژیر و گوێڕایاڵی. زەکیە فەندی لێ وەرگرتەوە وتی: سیفەتێکی تریشی هەیە، زۆر پیاوانەیە، لەگەڵمان گەلێک ڕاست و دڵسۆزە، قەت خیانەت و ناپاکی نازانێت چییە. لە پێناوی ئەو بیر و باوەڕی کاڵی گرتووە دەیپەرژێ ماڵ و مناڵیشی بە قوربان بکات، هەروە ئەگەر ناپاکیەک لە برای خۆیشی ببینێ لەسەری پاز نادات.
وە بیرتانە 4 مانگ لەمەوە پێش کە پسمامی خۆیمان گرت ئەو دەستکیسی بۆ کردین و ڕێگەی بۆ داناین. ڕەفعەت بەگیش لەو لاڕە هەڵیدایە و وتی ئەدی بۆ ئەو هەموو ماندوو بوونوارە قەرشتنەی ناڵێن لە ناوچەیەکیەوە سەخت و دوور لە شارستانی مرۆیەکی وەک شاهینی لێ هەڵکەوێ ئێمە بە خەونی شەوانی شوە بیرماندانە دەهات کە ڕۆژێکی وادێ دڵسۆزێکی وەک ئەومان بۆ پەیدا دەبێ و هەندێکی تریش لە دێهاتەکانی دەوروبەر دێنێتە ڕێز و بۆ خزمەتکردنی وڵات ڕایەندێنێ. شاهین لە خوارەوەیان دانیشت بوو کە ئەو قسانەی گوێ لێبوو وەک گوڵگەشایەوە دەتوت بە مەڵحەم چەوری دەکەن لە خۆشیان هەر سمێڵە خنجکەی دەهاتێ، بەڵام هەند بە شەرم دانیشت بوو فەزەی لە خۆبڕی بوو. دوایەوەی ئەوان لە قسەکانیان بوونەوە نەختێک خۆی کوڕ کردەوە و دەستێکی بۆ سینگی بردوین جاگوتی من خزمەتکاری ئێوەم پاشام، گەرچی ئێستا بۆ بەڕێستان تەخسیریم نەکردووە، بەڵام هەر خۆم بە زمان کورد دەزانم، زۆر شانازی بە خۆم دەکەم کە ئێوە لێم ڕازین، بەڵام من هێشتان زۆر ڕام لە خۆم نییە. لەبارەی دەستکەوت و زیادبوونی دۆستانیش منوە هەز دەکەم هێشتان بە گوێرەی پێویست نییە، بەس چ بکەین هەر ئەو هامان بۆ دەڕەخسێ، چونکە هەرەوەندە لە شاغدارە تاشتێ. جا کەنعانە فەندی بانگی لای خۆی کرد و لە بەردەمی خۆی داینەوە پێیوت تۆ لە کاری خۆت بەردەوام بە، زۆر وەرە وردان مەکە، چەق و ئارو لە دەستە خۆتە، لە ئێمە ماڵ و درا و لە تۆش کاری تەواو. شاهین بەم قسەی هێندەی تر پڕبا بوو، لە خۆشیان هەر باوشی دەهاتێ. لە زیارەتی ئەو جارەدا بە هەڵی زانی بۆ ئەوەی داوایەکەی دیساند و پاتکاتەوە لە قوڵایی دڵی هەڵیدایە وتی بەڵێ ڕاستە چۆنی دەفەرمون وایە، بەڵام قوربانەگەریەوە بفەرمون و ڕێم بدەن داوایەکەم هەیە حەز دەکەم بۆم جێبەجێ بکرێ. کەنعانە فەندی داوای چی؟ ئەوەی لە راپۆرتەکەتدا باست کرد بوو؟ شاهین هەڵسایەوە سەر پێ و وتی بەڵێ قوربان. کەنعانە فەندی نێوچاوانی خۆی نەختێک گەرش کردەوە و هەردوو چاوەکانی خستە سەریەک و دەستی ڕاستەشی هەر بەڕەدێنی دادێنا بیری دەکردەوە و وتی وابزانم داوات کردبوو ماڕت لەوێ بار بکەی. شاهین هێشتان هەر ڕاوەستا بوو وەڵامی دایەوە وتی بەڵێ گەورم دەمەوێت لە گوند نەمێنم، ئەگەر لە خەمی ئەوەشدان بڵێن کەسی وامان لەوێ نامێنێکەوە بەقای پێ بکەین دڵنیا بن لەمە، چونکە من بای هەندێ ڕاوکەم داناوە، ئێستاش وا خەریکە ئەنگاوی دووەم تەواو دەکەم، جا هەر بە یەکجاری هاتنە شار مافێکی شەرعی خۆم دەبێ. کەنعانە فەندی دیارە زۆر مکوڕی لەسەرەوەی کە ماڵی خۆت بارکەی ها؟ شاهین بەڵێ قوربان، ئەگەر ڕێگەی ئەمەم پێ بدەن لاموا بێ هەموو گەنجینەی دنیا دەبێتە هی من. کەنعانە فەندی مادەم وایە جارێ بچۆرە دەرەوە پاش بڕۆکەکی تر کۆبوونەوەی سەرمانگانمان دەبەستین، هەینێ مەسەلەکەی تۆش دەخینە بەرچاو و قسەیەکی لێ دەکەین، لە پاشان سەرێکمان لێ بدەرەوە تا پێت ڕابگەێنین چی بکەی و چی نەکەی. هەر لەو ڕۆژیدا کۆبوونەوەیەکی فراوانیان بەستا، لەم کۆبوونەوەیدا هەموو ڕاپۆرت و نووسراوانەی کە بۆیان هاتبوو یەکێک دەیان خوێندەوە و چی بە کەڵکی تیابایە لە لای خۆیان تۆماریان دەکرد. لەبارەی دەنگ و باس و ڕووداویش هەرچی شتێکی نوێیان بەرچاو کەوتبە لە لای خۆیان دەنووسی بۆەوەی لە کۆتایی دانیشتەکەدا بیکەم بە راپۆرتێکی گەورە و بۆ سەری خۆیان بینێرن. وا دیار بوو کەنعانە فەندی و هاوڵەکانی گەلێک بە دەنگ و باسەکان دڵخۆش نەبوون، هەروە زۆریش پشیان بە نۆکەرەکانیان خۆش نەبوو، چونکە وا دیار بوو نۆکەرەکان نەیان دەتوانی پڕ بە ئارەزوویان ڕەفتار بکەن و کفتایی دڵیان دامرکێنەوە. خەڵک و ئەوامی ناوچەکەش بای هەندەیان دەزانی کە بە قسەی وانە هەڵنەخەڵەتێن و نێنەڕایە، چونکە خەڵکەکە لەوە گەیشت بوون کەوە ئەو چاکەی ئەوان دەیکەن هەمووی بۆ دانە خۆرەکردنە، بۆی باش بە فاقەیان وە بکەن و هەست و خوستیان لێ ببڕن. لەم کۆبوونەوەیدا ئەو قسەی لەبارەی دانیشتوانی ناوچەکە دەکرا هەرقینی ڕەش و گوێنی پیس بوو، هەر پلانکێشان و داودانانەوە بوو. ئەوان دەیانویست زامی ژەهر بەسەر دەوی خەڵکەکەەوە بکەن و بشڵێن هەنگوینیان دەدەینێ، دەیانویست کوڕەکانیان بکوژن و بەخشیشیان لێوەربگرن، دەیانویست زمانی دانیشتوانەکە بگۆڕن لەسەرەوەش خەڵکەکە سوپاسیشیان بکەن و بڵێن زۆر مەمنونیەوەین کە ئەوها ژیانی شارستانیتان لە ناومان بڵاو کردەوە. لەو کۆبوونەوەیەدا زۆر ئاخاوتن کرا و گەلێک پرسیار و وەڵام درایەوە. زەکی ئەفەندی لەو دانیشتنەدا قسەیەکی بۆ هات و وەکو پێشنیارێک درکاندی لەبارەی دانیشتوانی ناوچەکە وتی دەبێ خەڵکی و مەڵبەندەیەوە پەروەردە بکەین وایان تێبگەێنین کەواکەی نێبوون بە خزمەتکارمان ئەوە نیشانەیەوەیە کەوا بڕوایان پێدەکەین و خۆشمان دەوێن، ئەوانیش دەبێ هەی نێشانازی بە خۆیانەوە بکەن. ڕەفعەت بەگ وایان دروست دەکەین ئەگەر بشیان کەین بە وەزیر دەبێ هەر لە ژێردەستی کاتبەکەی خۆیاندا بمێننەوە. دوایەوەی هەموو شتێکیان لە بینی خۆیان یەکاڵا کردەوە، ئەو جا هاتنە سەرباسی شاهینی. کەنعانە فەندی نەختێک دەموچاوی خۆی هەڵبشافت لەبەر ئەوەی گەلێک لە مێژبوو دانیشت بوون، هەموو ماندوو شەتەک ببوون،
بۆیە دەویست بڕێک پەلە بکەن و کۆتایی بە کۆبوونەوەکەیان بێنن. دوای ئەوەی بێنێکی داینجاوتی ئێوە ڕاتان چییە؟ ئایا ڕێی شاهین بدەین ماڵی خۆی لە گوندی بار بکە یان نا؟ زەکی ئەفەندی بەڕای من هێشتا هەر لەوێ بمێنێتەوە باشترە، چونکە سوودی لێ دەبینین. ڕەفعەت بەگ بە زەردەخەنەیەکە وتی ئەوەی ڕاستی بێ شاهین کەوتیتە پەلان تا مەزرەوەی جێگەی خۆش و خواردنی بەتام و سانتۆر و پانتۆر لەبەرکردنە. ناڕەحەتی و تاریکی دێ پاڵی پێوەدەنێ بۆ ئەوەی بەرەو هێمنایی و ڕووناکی شار بێت. زەکی ئەفەندی دەوڵەمەندیش بووە و ژیانیشی لا خۆشەویست بووە. کەنعان ئەفەندیش سەری بەسەر دۆسیەکەی داگرت بوو، پەڕپەڕ ئاوای دەکرد. دەمنادەمیش مشێکی لە جگەرەکەی دەدا. سەری بەرز کردەوە ڕووی لەوان کرد و وتی سەیری دۆسی دەکەم، هێشتا هەنگاوی دووەمی فەنەبریاندیە. پارەکە تەئیدەکمان داوەتی بە بۆنەی کۆتایی هاتنی هەنگاوی یەکەم. لە پادشانیش سوپاسێکمان بۆی نردووە، چونکە زۆر بە چالاکانە لە هەنگاوی یەکەمدا کاری کردووە. ئەوێ ڕاستیش بێ لەم هەنگاوەش یا زۆر چوست و چالاکە، چونکە هەتا ئێستا بەهۆیەوە گزگولی ئارژەنگێ و خوارەی سپیندارە و مەلۆی ڕازیانۆکێ هاتوونەتە ڕیز و ئەوانی شەریەکی دەستەیەک لە خەڵکی گوندەکەیان بەگەڵ کەوتون و هەندێکیان بە ئاشکرا و هەندێکیش لە بنەوە لە ڕێزدا کار دەکەن. هەروەها هەندێک پێشنیاری زۆر ماقوڵ و بەجێی کردووە. یەک لە پێشنیارەکانی ئەمەیە کەوا گوندی بچووکان ناوەکەی بکرێ بە قزلەر. هەروەها پێشنیاریشی کردووەکەوە نەورایی هەنداوان بکرێ بە ئەستێلکی گەورە تاکو دانیشتوانی دەوروبەری سوودی لێ ببینن. لامان کاتیشدا و گوندانی دەکەونە ئەو شوێنە دوور و دەرازە بۆ شارەکان ببردرێن تاکووانیش لە ژیانی دواکەوتوی ڕزگار ببن. ئێمەش لە گەلێک تەنگ و چەڵەمەیاندا نەجاتیمان دەبێ. زەکی ئەفەندی بێگومان ئەو شتانە بە بادیرەیەکی باشە کە لەم دەبیندرێت، چونکە هەردەم ئێمە پێویستیمان بە کوێرێکی چاوساغە، بەڵام لە هەمان کاتدا نابێ ئەو فەرمایشتانەی کە بۆمان هاتووە فەرامۆشیکەین، چونکە ئێمە بەبەستمانەوە نییە خەڵکی و ناوچەیە پلیان لە ناو کاروباری میریدا بەرز بێتەوە، یاخود ببنە تێکۆشەرێکی پۆڵاین و لە نێو ڕیزەکانی ئێمەدا جەماوەریان ببێ. ڕەفعەت بەگ ڕاستە ئێمە نامانەوێ ئەو جۆرە کەسانە شەخسیەتیان هەبێ، یان خەڵک بەگوێیان بکە، یاخود دوارۆژێکی باش بۆ خۆی و مناڵی پێکەوە بنێ، چونکە کێ دەڵێ منداڵەکانیشیان کە گەورە بوون وەک خۆیان دەبن. کەنعان ئەفەندی هەناسەیەکی قوڵی هەڵکێشە و دۆستیەکەی بەیەکدادایەوە اینجا کەوتە دوان. دەبێ هەموو هەوڵمانەوە بێ کەوا زمان و ڕەفتار و دەستوریان لە بن و بۆتکەوە ڕیشەکێش بکەین. لە ناو فەرەنگی خۆماندا بیان تاوێنینەوە، هیچیان نادەینێت جگە لە پارە، تەنها پارەیان دەدەینێ. لەو ماوەیەدا دەبێت زۆریشیان بدەینێت تاکو بە دوومانکەون لە ناو خەڵکی مەحتما بکەن. لە پاشان هەردوو لاقی لێ ڕاکێشە و پشتی بە کورسیەکەدادا سەری قیت کردەوە وتی کەوابێ چ بڕیار بدەین؟ زەکی ئەفەندی من وای بە چاک دەزانم هەتا 6-7 مانگی تریش لەوێ بمێنێتەوە. ڕەفعەت بەگ بڕوایەکی خراپ نییە، منیش پەسەند دەکەم. کەنعان ئەفەندی کەوابی پەسەندمان کرد، باجارەی لەوێ بمێنێتەوە. هەندەی پێنەچ و شایەن بەدڵە کوتێ هات تا بزانێت لەبارەیەوە چ بڕیارێکیان داوە. بە شەرمەوە بە پێش ژوورەکەیاندا ڕەت بوو هەر گورگە ئاوری لێدەدانەوە تا بزانن لە دانیشتەکەیاندا خلاص بووینەیان نا. کەنعان ئەفەندی کە چاوی پێکەوت بانگی کن خۆی کرد و پێیوت ئێمە داواکە دەکەین بە راپۆرتێک شەرحی حاڵی خۆشت بە وردی تێدا دەنووسین و بۆ سەروی خۆمان دەینێرین. کارێکی باشت بۆ ساز دەکەین پێش هاتنت بۆ شار، هەتا هەینێش تۆ هەنگاوی دووەمت شەڕ دەکەیت. جارێ بڕۆ تاماوەیەکی تریش لەوێ خۆت بگن خێنە، بەڵام زوو سەرمان لێبدا. خۆت و برادەرەکانی تریشت ئەگەر هەر یەکێک بە تاوانبار دەزانن یان گومانتان لێت یاخود هەر کەسێک دەیەوێ زیانتان پێ بگەێنێ ناوەکەیمان بدێت تا وەک بەردی بنگۆمەی لێ بکەین. دەبێت لە خەونی شەوانیش نەبینرێتەوە. ئێستاش بڕۆ بەڕێکەوە بۆ ماڵەوە چیمان پێگوتی وا بکە. شاهین هەرسە دوعاخوازیان لێ بکات، بەڵام زەکی ئەفەندی بانگی کردە لای خۆی. دەستی بۆ ناو دۆڵابەکەی تەنیشتی درێژ کرد، دوو کتێبی وێنەداری بچووکی هێنایە دەرەوە پێوت ئەو دوو نامێرکەیە بۆ ماڵەوە ببەوە تا فێری خوێندەواری ببن. ڕەنگە هێشتان باش فێری ئەو زمانە نەبوو بن، بەڵام لەمەو پاش دەبێت زۆر هەوڵدن تا بە چاکی فێری ببن. مناڵەکانیشت وەکی لە دوارۆژدا هەراش بوون بۆوان ئاسانتر دەبێت، چونکە تۆ لە سەرەتاوە دەبی بە مامۆستایان. ڕەفعەت بەگ وەڵا ڕاستە نەخوێندەواری بەڵای سرە. زەکی ئەفەندی ئەدی کوو ئەوە سوودی دەبێ بۆ دوارۆژی خۆت و مناڵەکانت. لە دواییدا شاهین خواحافیزی لێکردن و وەک تێزی تفەنگ ڕای ترەقاند بۆ ماڵەوە، کەوتە ڕێ بەخۆ و بە سیپارەی بنهەنگڵیەوە. دوای گەرانەوەی بۆ ماڵەوە شاهینی کە لەکەوێت
ئەو جارە بە یەکجاری دایە دادی بێشەرمی و پێی لەبەر پێیان دەرهێنا. ئەوها پڕ هەڵمابوو هەر دەتوت علە شیشی پاییزیە خۆی پڕبا دەکات. زمانی وەک مەخەسی دۆمان تیشکرابەوە ئەوەی دەیوت نەیدەگێڕایەوە. ئەو زەلامەلات و گەڕانەی کە لە دووی لە ڕۆیشتن هەر ڕۆژێک دەچوونە گوندێ، پێکەوە فراوینیان دەخوارد و پێکەوە ڕۆژیان دەبردەسەر. دانیشتوانی ناوچەکە هەموو دادەدادیان بوو لە دەستیان، هەموو بەدزی لێویان لێ دەکرۆشتن، ئەوانیش باشکرا کردیان لێ تیژ دەکردن. ئەو جێرە شێوێنی ئەوانە نابوویانەوە نایەتە باسکردن. ساڵداتی ئەرۆس و یەنگی چەریش وشیان لەو دوانە نەدەکرد. کردبوویانە هەیهاوێک و بگرە و بەردەیەک دنیا هەمووی ڕەشدا هەڵگەڕا بوو بۆ ڕەش بگیر. ئەگەر لە گوندێکدا شتێکیان بەدڵ نەبووایە پەرێز پاک خەڵکەکەیان دەدا بەر ساڵدرمان، هەر ڕۆژی بیانوویەک، هەر ڕۆژی هەنجەتێکیان لە یەکێک دەدیتەوە. گەلەکۆییان لێ دەکرد و تێر و پڕ داکاریان دەکرد، یاخود قۆڵبەستیان دەکرد و ڕایان دەپێچایە ناو گرتوخانە. بین نابین هەندێک لە گەنج و خوێنگەرمانی ئەو دیانە چیتر خۆیان پێنەدەگیرە و ئارامیان لەبەردەبرا ناچار خۆیان بزر دەکرد و دەچوون لاگەڵی خۆرنەوازان و کێوەمل کەشەکانی دەوروبەری خۆیان حەشار دەدا، خۆیان لە دەست و زاری ئەو چەپەڵانە ڕزگار دەکرد. شاهین وەکی پاشای سەرتەختی لێهاتبوو، بووە حازرخۆری بەرسێبەر، گزگولی ئارژەنگێشی کردبوو وەزیری دەستەڕاستی خۆی و لە هەموو کار و کردەوەیەک سەرپشکی کردبوو. ئەویش وەک گورگی هار بەناو خەڵکەکە کەوتبوو. هەندێ زەلامی وەک مەلۆی ڕاسیانۆکێ و خوارەی سپیدارەوی وەگەڵ کەوتبوون. ئەوانی شەر کەسە بۆ نیاز و مەبەستی خۆیان قۆڵ بێ مرۆەتیان لێ هەڵکردبوون. مەلۆ کوڕی حاجی برایمی کوێخایی گوندی ڕازیانۆکێ بوو. لە پێش چاوی خەڵکەکە گەلێک ڕەزاگران بوو، چونکە هەتا بڵێ لوتبەرز و کەمدوو بوو، بەڵام ئەو خۆی زۆر بە پیاوێکی بەویقار و دەمڕاز داهاتە بەرچەوە. زۆر حەزی دەکرد خەڵک لە دەوری بڕۆن و قدری بگرن، بەڵام لەگەڵەوەشدا هەندە قرچۆک و چاوچنۆک بوو تیر لە ماڵی دادەنکی جۆی بۆ نەدەدیترایەوە دەندووکی لێبدا. لە هەموو شتێک دوورە پەرێز بوو، مرۆڤێکی گەلێک دەم چەفتیش بوو. کەس لەو باوەڕەدانە بوو کەوا ڕۆژێک دێ مەولودی حاجی برایمی دەکەوێتە ژێردەستی کابرایەکی وەک گزگولی ئارژەنگێ، چونکە ئەو خۆی لە ڕیزی پیاوی وەک شاهین و باڵاتریش دادنە. بەڵام دوایەوەی برابچووکی تاوانێکی گەورەی کەوت بۆ ملی، ئەگەر بە شاهین نەبوایە بەرنەدەبوو، جاگزگول بەم سین و بینە هەڵسا و کارەکەی بۆ ڕەها کرد. لە سەرینی ئەمەوە مەلۆ بووە قەرزاری گزگول و نەی دەتوانی هیچ داوایەکی ڕەتکاتەوە. بەم شێوەیە لەسەر داوای گزگول لەویش چووە ڕێز و گەلێک خراپەشیان پێی کرد. سێ چوار مێر منداڵی گوندی دەورەیان لێدا بوو چەک هەڵگری بوون، بەڵام لە پاشان ئاشێکی ئاوی لەسەر چۆمەکەی بنگوندی دانابوو، زەلامەکانی کنی غەبابەتیان دەکرد. مانگەیەک دوو جاریش بە فیتی شاهینی لەگەڵ گزگول و خوارە و پیاوەکانیان بە ناوچەکەدا دەگەڕان، چیان بیویستایە لە کۆکردنەوەی ماڵ و سەرانە و شڕ و شاڵانی تر، یاخودگرتن و تۆقاندنی خەڵکەکە پێی هەڵدەستان و اینجا دەگەڕانەوە بۆ شوێنەکانی خۆیان. بەڵام سەلیمە خوارەی گوندی سپیندارە یەکێکی کەڵەگەتی باریکەی ڕەنگەنمی بوو، دەموچاوێکی درێژ و کانی بێمووی هەبوو، هەتا بڵێ چەقەس و فێڵباز بوو. لە مناڵی ڕائیش و کاری بۆ گوندەکەی خۆی دەکرد، یاخود بەنان و زگ جووتی دەکرد، یان دەبووە شوان. جارێکیان هێشتان تازە فەراخە بوو، لە نێرینەی بەهارێ چوو بووە ڕێواسان. لە گەلی زراوان هەڵدێرا بوو، هەمووشان و شەپیلکی لێک هەڵزرا بوو. چل شەو و چل ڕۆژ لە ناو پیستەیان لولدا بوو هەتا چابووبەوە. بەڵام لە دوای چابوونەوەشی لاقی لای چەپەی لە کڵاوەی چۆکی ڕابەرەو خوار چەمابەوە و دەستی ڕاستەشی گۆجە ببوو. جابەم دواییە جگە لە قەسابی و حەڵەب جەڵەبکڕین هیچ کارێکی تری پێ نەدەکرا. خوارەی کە لەکەوێت هەر ڕووداوێکی چاک و خراپ لە ناوچەکەدا ڕوویدابایە ئەو خۆی بەگەڵ دەدا. 6 کەڕەت ماڵی بارکردووە و دوایەش گەڕاوەتەوە بۆ دێیەکەی خۆی، هەموو کارێکی جەرباندووە، هیچیانی هەتا سەر نەبردووە. مرۆیەکی زۆر پرچک و شەقا و دووزەیم بوو. دوای ئەوەی لە هەموو کارێکی خۆی پاشگەز بووە، کەوتە تۆ ڕووداوی گزگولی. لەبەرەوەی گوندی سپیندارە لە 6-7 ماڵێک پێکات بوو، زەوی وزار و دەرامەتێکی یاندە زۆری نەبوو، هەروە گوندێکی وشک و بیاو بوو. بۆیە خوارە لەم کارەشیدا هەر خێری لە خۆی نەدید، نەیدەتوانی ئاغایەتی خۆی باش بسەسپێنێ، یاخود وەک گزگول و مەلۆی دۆستی تام لە چەک هەڵگرتنەکەی وەرگێ، بەڵامەویش هەتا ئاوی لە دوو بیرێ بەهاتایە تەقسیری لە ڕووتاندنەوەی خەڵکی نەدەکرد. بەم شێوەیە ئەو سێ مرۆڤە گزگول و مەلۆ و خوارە بە پشتیوانی شاهینی
هەر یەک لە سنووری گوندەکەی خۆی ببووە میری سەربەر و خۆیان بەخانی لە بزیێڕین نەدەگۆڕیەوە. ئەو برسی و تێنیانە گەلێک زیانیان بە مەڵبەندەکە گەیان تا داهاتیش تونتر و بەتواناتر دەبوون. زۆر کەسی بێگوناح لە نێوچاوانی ئەواندا تەفر و تونابوون. ڕۆژ لە دوای ڕۆژی شێزیان لە چەک و تفاق و پارە لە شارەوە زیاتر بۆ دەهات. ئیتر لە ژێر هەر کەف لە شاخەیەک یا لەسەر هەر کانیەکی ژنان یاخو لە ژێر سێبەری هەر مزگەوتێک بازباسی کوشتن و بڕین و گرتن و هەڵاتن بوو. شاهین مرۆیەکی زۆر کەمەوە بوو. هەرچەندە لە پێ و غامی ئەودا ناوچەکە تووشی ئەو ڕاوەڕاوە و کوشت و بڕیە بوو خۆی کرد بۆ سەری سەبەبان. لەگەڵ ئەوەشدا دەیویست لەسەرەوە خۆی بە پیاوێکی خراپ و تاوانبار پیشان نەدات. ئەوەکو ئەوانی تر نەبوو هەندێکی لێ دەهێشتەوە، لە ناڵیشی دەدا لە بزماریشی دەدا، بەڵام چاوی جوتیا درۆ ناکات. لەبەرەوە ئەو بە چاک خۆپیشاندانەی هەموو بێسوود بوو. ئەو کەسی بە خراپی بژی بە خراپی دەڕوە. شاهین و دەستەکەی هەتا پێیان کرابایە خراپەیان دەکرد. خەڵکەکەیان ئەوها ناڕەحەت کرد بوو ئەوەی نووزەی ڕووناکی باە لە دڵیان نابەدی نەدەکرا. لەلایەکی تریشەوە گاو ناگاو جاریان لە گوندەکان ڕادێشت و مزگێنیان دەدا خەڵکەکە و پێیان دەوتن کەوا لێپرسرا و فەرمانبەرانی پاشا هەموو لە خەمی واندان و هەوڵ دەدەنکەوە ژیانیان خۆش بێ و باری یابووریان چاکتر بکرێت. هەروەها دەیانوێت کەوا ژیانی شارستانی بڵاو بکەنەوە و ئەوانەی کە بێزەوی و زارن لە نەو پاش مەغدوریان نەکەن. بەڵام خەڵکەکەی بەم لایە خەویان نەدەهات، چونکە دەیانزانیەوە هەمووی فیتی شاهینە. خۆی ئەم شتانە دروست دەکاتم بۆ ئەوەی خەڵکەکەی پێهێوە بکاتەوە و لەو لاش ئاغاکانی بەخششێکی باشی بدەنێ. ڕۆژ بە ڕۆژ کار دژوارتر دەبوو. ئاژاوە ناڕەحەتی زیاتر بە ناوچەکەدا بڵاو دەبەوە و شاهین کەوتە مشووی ئەوەی کەوا خۆی لەو بەینانەدا بباتە دەرێ، بچێ بۆ خۆی هەر وەکو یەکێکی شاری بژی، لە ناوەندان بخوا و لە ڕۆخانیش پاڵداتەوە. دەیزانی بای هەندێی کردووە کە قسەی بێ لە ناو مەجلیسی شاران و شانازی پێوە بکاتن. دوایەوەی 6 مانگەکەی لە دێدا بەسەر بر بە ئاگاداری لێپرسراوەکانی ماڵی گواستەوە بۆ شاری. لەوێ لە خانوویەکدا دانیشت کە هەر لەسەر نەستەقی خانوبەرەی دێهاتیەکان دروست کرابوو. لەوێ بوو بە نەفەردایمی کەنعانەفەندی و ئاوەڵەکانی. ناوەناوەش سەری لە نیڤەڕۆ و گوندەکانی دەوروبەری دەدایەوە تا هەر فەرمایشتێکی نوێ هەبایە بە هەڤاڵەکانی بگەیان بایە. دەنگ و باسی ناوچەکەشی بۆ شار بردبایەوە. لەلایەکی تریش ئەو پارەی بۆ خۆی پێکی هێنابوو بە ئیش و کاری بازرگانیەوە ئاڵوێری پێدەکردن. چیچۆی کوڕیشی کە هێشتان لە تەمەنی 3 ساڵان بوو زۆر برەوی پێدەدا بۆ ئەوەی لە دوا ڕۆژ داویش ببێت بە ئەفەندێکی ئەستانبوڵی. شاهین زۆر کاری لێدەست داهات و دەتوانایدا هەبوو هەمووی شێک ڕاپەڕێنێ، بەڵام بۆ برای خۆشی داری لەسەر بەردانەدەنا بەبێ پارە. بەم چەشنەوەی لێهات ساڵ بە ساڵ دەوڵەمەندتر دەبوو. لەسەر داوای کەنعانەفەندی ڕانک و چۆغەڵی لێفڕێدا، دەستوری خۆی گۆڕی و فێسێکی سووریشی لەسەرینا. بەڵام ئەفەندیەکی هەندە شل و خاو بوو، هەر دەتوت تەیری کلک مەقلیە لە ناو قوڕاوان لەدان دەگەڕێتن، چونکە هێشتان لەسەر ئەو دەستورە نوێیە لێڕانە هاتبوو. لە دڵەوە زۆر بە ناوی کوڕەکەی ناڕەحەت بوو، بۆیە نەزری لە خۆی گرت ئەگەر هەر منداڵێکی تری ببێ دەبێ ناوێکی ڕەسەن و بێخەوشی ئەستانبولی لێ بنێ، چونکە هەر جارەی کە میێوانە فەندیەکانی دەهاتن ناوی چیچۆ دەبۆ مایەی تەسەڵا و پێکەنین بۆ گەرمکردنی کۆڕەکە. کەنعانەفەندی وان زۆر لە شاهینی ڕازی بوون، چونکە بێگرێ و گۆڵ هەموو هەنگاوەکانی دەبڕی و لە هەر هەنگاوێکیشیدا بە دڵی وان ڕەفتاری دەکرد و دەجوڵایەوە. لە هەنگاوی سێهەمیشدا ئەفەندیەکان زۆرتر پێی دڵخۆش بوون، چونکە لەو باوەڕەدانە بوون وا لە ماوەی چەند ساڵێک خۆی و ماڵەوەی بتوانن خۆیان لەگەڵ دەستور و نەریتیوان ڕابێنن. ئەگەر ماڵی شاهینت بریت بایە 100 سوندت دەخوارد تازە لە ئەستەمبوڵەیە گەیشتی نەچێ، نە خەڵکی ناوچەی هاکاروان و نەدەی نیڤەڕۆشیان بە چاودیوە. بەم پێ شاهین و ماڵ و منداڵی بوون بە کێڵگەی تاقیکردنەوە بۆ بیردۆز و ئەفەندیەکان. ئەوە زمونەی لەوانیان وەرگرت بوو ئەو تاقیکردنەوانەی کە لەسەر وان کردبوویان دەیانویست بەسەر هەموو خەڵکەکە بیسەپێن و هەنگاو بە هەنگاو بەکاریبێنن تاکو لە دوا ڕۆژدا میلەتەکە متربە بکەن و ببن بە مرۆڤێکی تەواو، هەتا مۆمیاکراوێکی وەک شاهینیان لێ دەرچێت. شاهینبەگ بەخوو بە فێسی سوور و جگەرەی دەستی و سەر و قەڵەمی تراشەوە ناوی دەرکردبوو. کاتێک کە لادەیەکی لای خۆیان بدی باە هەتا لێی نزیک نەبایەوە نەیدەناسی. لە گوندەکان هەر باسی شاهین و بابەتەکە سانە بوو.
ئەوانەی کە وەکو ئەو دوو شەشیان لە سەر گوفەکی مێژوو بۆ هاتبوو. هەندێک مرۆڤ وا هەبوون لە سادەیی خۆیان بە شان و باهۆ و ژیری مرۆیی وەک شاهینیان هەڵدەگوت. هەندێکی کرچ و کاڵیش هەبوون بە خیلیان پێدەبرد و لە دڵی خۆیان دەیانوت مزرە بەڵام دەومان ناگاتێ. بەڵام زۆربەی هەرە زۆری خەڵک و خواج نێویان پێدەدا. نیویان نابوو گەی قەش. 8 ساڵ لەو شارە خنجیلانەیە مانەوە. وای لێ هات لە ژیانی ئەو شارەش بێزار بوون. زۆر حەزیان دەکرد لەوێ بار بکەن، چونکە هەر جارێ لەسەر شەقامە چاویان بە کۆنە دۆست و خەڵکی خۆجەی جارانیان دەکەوت لە دڵەوە زۆراوەژۆ دەبوون، بەڵام بەسەرە خۆشیان نەدەهێنا. شاهین لەگەڵ خۆیدا کەوتبووە ململانێ، نەیدەزانی نەداخ بەخوا بۆ ئەو 45 ساڵەی کە لە گونددا ژیاوە ژیانێکی مێرانە. ئەو ساڵانەی کە پڕ بوون لە هەست و نەستی ناسک و یادگاری خۆش خۆش، ئەو ساڵانەی کە بەگەشت و سەیران و ڕاو شکاریان دەبردە سەر، ئەو جیهانە بەرفرەیان دەدا بەر ئاو زەنگی ئەسپان و حیلەحیلی کە حێلان و گاردی مامز و تاژیان، یان نەدژی خۆی بوەستێتەوە کە بۆچی ئەو ماوەیە بە بەلاش ژیاوە، بەڵام هەر لە زووەوە نەدەبوو مرۆڤێکی ئەهلی کار و گوێڕایەڵ هەتا زووتر بگەیشتایە ئەو ناز و نیعمەتە. لا خواردن و خواردنەوە و گوزەرانی باش ماڵی شاهین گەیشت بوونە ڕیزی ماڵە دەوڵەمەندەکانی شار. چیچۆ چوو بۆ قوتابخانە، هەر جۆرە پێویستێکی هەبایە لە کتێب و پێنووس و دەفتەری یان خەرجی ڕۆژانە باوکی زوو بۆی جێبەجێ دەکرد. شاهینیش بەخۆی کەوتبووە گیانی شار و دەوروبەرەکەی. هەروەکو شەیتانە شینکە دەستی لە هەموو کونێک دەگێڕا، کلکی لە هەموو شوێنێکدا تۆزی دەکرد، لە هەموو مەنجەڵێک کەسکۆ بوو. پیاوێکی هێندە زۆر زان و زمانلوسی لێ دەرچوو بوو، هەر دەرگوت کە لە بەردی خاڵدارە لە خەڕاک دراوە. لە حەوت دەریایانی بدابایە قاپی تەڕ نەدەبوو. ئەفەندیەکانی دۆستیشی ماوەیان بۆ فرە کردبوو، بۆیە لە هیچ شتێک نەدەپەنگەوە. لەسەر ئاوی سەرەند ڕانەدەوەستا پڕکێشی بۆ هەموو لایەک دەبرد. لە هەر مەملەکەتێکدا گەر هەندێ تۆسقاڵێک قازانجی لێ چاوەڕوان بکردایە ئاوی لێ نەدەخواردەوە. لە یەک ئەفەندیان ئەفەندی بوو، لەگەڵ ئەفەندیان ئەفەندی بوو، لەگەڵ کاربەدەستان کاربەدەست بوو، لەگەڵ بازارباشیان بازارباشی بوو. بەم پێ ساڵ بە ساڵ دەوڵەمەندتر دەبوو، بە فڕ و فیشاڵ و قسەی زلزل هەموو خەڵکەکەی لە خۆی کۆ کردبەوە. پرزەی لە بازرگانەکانی و شارە بچکۆڵەیە بڕی بوو، هەمووی کردبوو نانگوستیلەیەک و لە پەنجەی خۆی کردبوون. پۆلیە و تماشا لە دەستە خۆیدا بوو، هەر شتێکی بکردایە یان هەر کەلوپەلێکی فرۆدبایە بە هەر نرخێک کەس پێی نەدەگوت لە پشتچاوت دوو برۆ هەیە. وای لێ هات نەیدەزانی پارە لەکوێدا بنێ، حسێبی لێ بزر بوو، ئەوها هەنگڕا بوو. ساڵ بەسەر زیاتر ئامۆژۆی لەگەڵ شارەکانی تردا بەهێز دەبوو. زۆر جار بەکاری کەنعانەفەندی سەری لە ئەستەمبوڵی دەدا، بەم بۆنەیەوە هەوای ژیانی شارە گەورەکانی لە کەللا چەقی بوو. لە ماڵەوە شەردنیان دەدا و ڕشتیان دەکرد بۆ ئەوەی ماڵیان بار بکەن و بۆ خۆیان لە شارێکی گەورەدا بژین. دوایەوەی 8 ساڵ لەو شارۆچکەیە دامانەوە، داوای لە کەنعانەفەندی کرد کەوە ئارەزووی هەیە ماڵی بار بکە بۆ ئەستەمبوڵ. ئەگەر ئەو ڕێگەی بدا، ئەویش زوو ڕایەکەی پەسەند کردووتی منیش حەز دەکەم لێرە بار بکەی و بچی ببیت بە دراوسەی ئێمە، بەڵکو هەی نێچاوێکیشت لە ماڵی ئێمە دەبێ و هەر پێویستێکیشیان هەبێ ئێوە دەتوانم بۆیان جێبەجێ بکەن. شاهینیش وتی بەڵێ ئەفەندی، ئێمە هەمومان لە خزمەتیان دەبین. هێدە باشە، مادام وابێ من شادەی نەقل بۆ کوڕەکەشت جێبەجێ دەکەم و هەر لەوێ با لەگەڵ ئایدنی کوڕم دەوام بکەن لە قوتابخانە. زۆر باشە، چۆنی فەرماندەکەی وا دەکەین؟ ئەدی لەبارەی نەقلی خۆم و پەیوەندیکردنم چۆن دەبێت؟ ئەویش خەمی منە، پسوولەی نەقلت بە ڕێگەی خۆی بۆ بەڕێ دەکەین لەگەڵ دۆسیەت کە هەموو برە ڕابردوو و تێکۆشانێکی تۆی تێدایە. لەو باوەڕەدام هەر چاویان بە دۆسیەکەت بکەوێ زوو دەبیە باوەڕ پێکرا و جێگەی سوپاسیان. کەنعانەفەندی هەر لەسەر قسەی خۆی بەردەوام بووتی نامەیەکش دەدەمێتیایە دەنووسم و دەڵێمەوە باشترین و پاڵاوترین نمونەی و مرۆڤانەیە کە لە ناو چیایە سەخت و دوور و دەرازەکاندا دەژیا. ئێستاش بە ئێوەندە بەهرەی مایە کە بگەڕێتەوە سەر ڕەفتاری ڕەسەنی خۆی. جا دوور نییە بەم بۆنەوە سوپاسێکیش بۆ ئێمە بنێرن. بەڵێ گەورم، زۆر باشە. هیوادارم هەردەم بمەمای خێر و بەرەکەت و سەربڵندی بۆ ئێوە. پەنا بەخوا دەبێت لەوێ هەر باسی چاکەتان بکەم. دەڵێم ئەوان وەستا و مامۆستای من بوون، چونکە بەڕاستی ئێوە منتان لە ناو کورە سووتاندەوە و دووبارە کەرپوچێکی واتان لە من دروست کردەوە و خانوو بەرەیەکی واتان لێ دروست کرد
کە ئەندازەکەی پڕبەدڵیەوە بێ. ئێوە منتان پەروەردە کرد کە ئەوها بم، ئێوە فرچکتاندام، لە بن گوێتان بانگدام، ئامۆژگاریتان کردم. ئەفەندی، من لە ڕاستیەوە هەست بەبوونی خۆم ناکەم، تەنها کەوەکی وەخ دەخۆمەوە دەزانم هەم. من بەندەیەکی حەڵقە لە گوێیەوە، لەدار لەبەر لە هەر شتێکی تری بێژیان دروست کراوم، لە ڕاستیەوە ملم لە مۆک باریکترە. اینجا شاهین 3-4 جار کۆخی بۆەوەی قورگی خایم کاتەوە تا دەنگی باشتر بێتە دەرەوە. دەستی ڕاستی هەڵگرت و بەڕانی دادا و سەریشی نەختێک لەراندەوە وتی: خۆزگە هەمووانی تریش دەشتێکیەکان و شاخەویەکان خەڵکی گەرمەسێر و کوێستانەکانیش وەک من دەبوون و دەهات نەڕایە، هەتا چقیرە و بێرە لە دنیادا نەمابایە. ئێمە لێت رازین، هەواڵەکانیشت خراپ نین، ماوەیە کە دەنگ و باسی خۆشخۆشم لیان گوێ لێ دەبێ. بەڵێ گەورم زۆر چالاکن، من هەر لە سەرەتاوە پێم وتون لە ئاوی شێل و ماسی گەورە ڕاو دەکرێ. زەردەخەنەیەکی مەکروێیانە دەموچاوی کەنعانەفەندی داگرت و ئینجاوتی: ئێمە شکمان لە چالاکیتان نییە، چونکە ئێوە لەمە زیاتر حەز دەکەن کەوا دانیشتوانی ناوچەکەتان هەموو وەکێوەیان لێبێ، چونکە لەمەدا قازانجێکی دوولایەن بۆ هەردوو لامان هەیە. بەڵێ فەندی، هەموو ئاواتێکمانەوەیە، من حەز دەکەمیدی لە ئێمەش باڵاتر بن. ئەینەت دیت شاپوری سولەیمان چەق لە سەرەتاوە چۆن دژیەوە قسەی دەکرد و زەمی ئێمەشی دەکرد. هەردێگوت مرۆڤەوەیە تا سەر خۆی ڕاگرێ و نەبەزێ، ئەوەی بەگەڵ ئەوانە بکەوێ لە خاک و میلەتی خۆی دەشۆرێ دەبێتە حەرامزادە. بەڵام دوایەوەی عەقڵ و هۆشی هاتەوە سەرخۆ بەگەڵتان کەوت. ئەو جارەیان دژی برادەرەکانی خۆی ڕاوەستاوە و لیان هەڵگەڕایەوە. شاهین گوێی بۆ قسەکان شل کردبوو، تەنکە ئارەقەیەکیش دەموچاوی پۆشی بوو. بەتی لە چاوێک سەیری کەنعانەفەندی کردووتی: ئەخوا دەنایستا شاپور وا دڵی نەرم بووە، سەر و ماڵی لە پێناوی ئێوەدا بەخت دەکاتن. بەچاو نەچێ، ئەویش دوا ڕۆژێکی زۆر باش و بەختەوەری دەبێت چونکە فێرکارە. ئەی چۆن ئێستا کردیتمانە کاربەرستێکی باش و لە ناحیەشدا دەنیشێ. ئەو جارە بە پێچەوانەی بارکردنیان لە گوندی بە نوێژی نیوەڕوانێ شاریان بەجێهێشت. تشتی کۆنیان مابوو لە جوال و خرا و بەڕە و پارچە ڕەشماڵی درا و گۆڕیس و بەنقادە خریان هێلا، هیچیان لەگەڵ خۆیان نەبرد. اینجا ملیڕێیان گرت، دەتوێت هەموو دەمیان بەستراوە، کەس لەگەڵ کەس نەداخاوت، هەموو واق وڕمابوون، چونکە نەکەس ماڵاوایی لێکردن و نەکەسیش لێی پرسین بۆ کوێ دەچن، بۆ کوێ بار دەکەن. هەتا لە تادڤان و مۆشی شڕەت بوون شاهین و برتەی لێوە نەهات. هەر جگەرەی دەکێشا و بیری دەکردەوە، بەڵام چیچۆ وەک تیترواسە کیس لە جێی خۆی نەدەحەجمە. هەر سەیری ئەم لە ئەو لای دەکرد و جارجاریش خوشکەکەی لە باوەش دەکرد. مزگەنی دەدایە بە بۆنەیەوەی دەستنە شارێکی خۆش و باژێرەکی فرا. هەر لە ڕۆیشتن بەردەوام بوون تا لە زنجیرە چیاکانی ئاراراتەوە پشتکەوتن. دوایەوەی تاوێکی خۆش لەسەر دەشتە تەختانیەکە ڕۆیشتن. ئەو جا نەختێک سەنگرانەوە بێنێکیاندا و نان و چایان خوارد. لە پاشان شاهین سەر کوڵمەکانی سوور هەڵگەرایەوە و کەوتە ئاخاوتن. سەیرێکی دیمەنی لووتکە گەردن کەشەکانی ئاراراتی کرد و چاوێکی خشاند بە پارچە هەورە دوورەکان، ئەوانەی کە لەسەر بەحری وانێدا سێبەریان کردبوو. بەدەستەکانی ئیشارەتێکی بۆ کردن وتی: گوێم لێ بگرن خەڵکینە، گوێم لێ بگرن، ئەو لایە فت لێرە و پاش ئەو جێی لێی دەژیم ئەوێ دەبێتە گۆڕستانم. کوێن دەر سەر و دڵمی لێ ڕەحەت بێ ئەوێ دەکەم بە نیشتمانم. مناڵەکانی کە دیتیان باوکیان شاد و بەکەیفە، ئیتر ئەوان زیاتر دڵخۆش بوون، چونکە ئەوانی شەریەکە بۆ خۆیان خەیاڵێکیان دەستنی بەرەو ژیانێکی نوێ دەچوون کە هێشتان سەریان لی دەرنەدەچوو چۆن دەبێت. هەتا دوور دەکەوتنەوە جلوبەرگ و دەستوری ئەو تۆیان دەدی کە قەت لەمەوە پێش نەیان دیت بوو. بۆیە چیچۆی کوڕی گەلێک پرسیارانی لە باوکی دەکرد لەم بارەیەوە، ئەویش بە ئارەزوی خۆی وەڵامی دەدایەوە. دوایەوەی باڵای ئەستەمبوڵیان کرد، کەوتنە مەژوولی پەڕینەوە لە ئاوەخۆڵ و مەنگەکەی تەنگەبەرەکەدا. لە کاتی پەڕینەوەیاندا زۆر جار کە لە ڕووی ئاوەکەدا نزیک دەبوونەوە شاهین وێنەی خۆی تێدا دەدیت، بەڵام زوو شەپۆلەکان هاشاوڵیان دەهێنا و وێنەکەیان بزر دەکردەوە. لەو هەرتەکەرتەکەدا شاهین جگەرەیەکی داگیرساند و اینجا لەبەرە خۆی کەوتە ئاخاوتن. هێ دنیا، تا سەر بمێنێ قونعات باتیان دەبینێ. شاهینی بەدبەخت، خۆزگە 10 ساڵ لەمەوبەرەوەت بۆ ڕەخسابایە. لە پاشان سەری خۆی خوار کردەوە و لەگەڵ شەپۆلەکان کەوتەوە قسەکردن. دەیدەی شەپۆلەکان نەخرێک ئارام بگرن، ئێوە خەڵکی دەریایەکن و دەستن بۆ دەریایەکی تر، خوا وێنەم بزر مەکەن. ماسیەکان، ئێوەش گەلێک کۆچ و ڕەو دەکەن، کوێستان و گەرمێن دەکەن. گەر بەڕێکەوت شەپۆلە خۆڕەکانیەوەیان بردە و شوێنانەی کە من دەناسن، تخوا چیان پێ دەڵێ، چیان بۆ دەجارنەوە.
چۆن وەسفی ڕوخسار و دەموچاوم دەکەن. ماسیە گەورەکان، من ئەو ڕاوێژەم لەگەڵ ئێوەیە. دوور نییە ئێوە تەمەنتان درێژتر بێ لە ماسی بچووکەکان، چونکە هێشتان معلوم نییە ئایا ئەوانی بچووکەکان دەژین یان دەبنە پێخۆری ئێوە. شەپۆلەکان، ئای خۆزگە بمزانیایە ئێوە چۆن لە من دەگەن. ئای چەند حەز دەکەم کە ڕاتان لە من بێ، منتان پێ باش بێ، منتان خۆش بێ. چەوزی خەوردەکان ئێوە بێجیانن، لە برادرایەتی نازانن، دەنادەمکردن بە ئاشنای خۆم تا پێتان بوت بام ئایا ژیانی من بەلەزەتە یان نا. من وا تێدەگەم کەوا دەستە گوڵم بۆ هاتووە، وا تێدەگەم ژیانم زۆر خۆشە. بەڵێ زۆر خۆشە. بەڵێ بەڵێ با. ئەو ڕۆژەی ماڵیان گەیشتەجێ ڕۆژێکی گەلێک ناخۆش بوو. دنیا هەمووی تاریکدا هەڵگەڕا بوو. هەور گوێی گەیاندبووە ئاردی، بەڵام جارجار ڕۆژ لە درزی تۆپەڵە هەورەکان بەدیار دەکەوت. هەر دەتوت چرای دزانە ئەوها بە هەڵمی ئاوی دەریاکانی دەوروبەر ڕووی گیرا بوون. پێشەوەی ماڵدا بەزێنن شاهین چووسەرێکی لە ماڵی کەنعانە فەندیدا و خەبەری دانێکەوە ماڵیان گەیشتەجێ. اینجا لەو خانووی کە لە گەڕێکی لەوەند بۆیان گیرا بوو شتومەکەکانیان لێداگرت. خانووەکە دوونهۆم بوو، زەمینەکەی بە کاشی ڕەنگاوڕەنگدا پۆشرا بوو کە هەر یەکەی وێنەیەکی هەزبزوێنی تێدا بوو. تاق و پەنجەرەکانی گەورە و فراوان بوون. باخچەیەکی خنجیلانەش لە بەردەمیدا هەبوو. هیزۆکێکی لەناودا دانرا بوو، بەڵام سەیوانەکەی سەری نەختێک درابوو بۆیە تیشکی خۆری بەتەواوی نەدەگێڕایەوە. پاشەوەی لە جێی خۆیان دامەزران و ڕۆژێک حەسانەوە اینجا ماڵی کەنعانە فەندی هاتن بە خێراتنیان کردن. ماڵەکانی نزیکشیان دوای چەند ڕۆژێک بەسەریان کردنەوە. لەبەرەوەی ئایدن و چیچۆ ئاو کوفی یەکتری بوون، هەر لا یەکەم چاوپێکەوتنیان چوونە ناودڵی یەکتر و متوی ماڵی یەکدیش بوون. ئایدن بوو بە ڕێنیشاندەر و براگەورەی چیچۆ، لە هەموو شتێک پرسی پێدەکرد. ماوەیەکی زۆری بەسەردارانە برد ماڵی شاهینی وایان لێ هات کەوا بتوانن لە ژوورەوە و لە دەرەوە هەر بە زمانی ئەو شارەیە بەئاخبن. چیچۆ بە بەژن و باڵا لە ئایدن کەڵەگەتتر بوو. بەچاو هەروە دەزانی ئەو لە پۆلی پێنجەمی سەرەتاییە و ئەوی تریش لە پۆلی چواردایە، کەچی بە پێچەوانەش بوو. ئایدن ساڵێک لە پێش ئەودا بوو لە قوتابخانە. ئایدن بەهۆی باوکیەوە لە گەڕەکەکە ناسرا بوو، بۆیە جۆرە ڕێزێکی تایبەتی لێدەندا. هەموو ڕۆژێ پێکەوە دەگەڕان و دەسوڕان و لە باخچە گشتیەکاندا یاریان دەکرد، یاخود پێکەوە دەچوونە سینەما یان دەچوون لە دەو ئاوەکاندا مەلەیان دەکرد، بە تایبەتی چیچۆ کە هێشتان مەلەوانی باش نەدەزانی. بەم پێیە چیچۆ لە ناو کۆمەڵێکی وادا چاوی کردەوە کە هەموو شتێک لەبیر بکات، یاخود بڵێین تەرزە ژیانێکی وا دەژیا کە بیر لە هیچ شتێک نەکاتەوە. مۆرکێکی وای بەسەر خۆیدا هەڵماڵی بوو، هەر دەتوت کتومت خەڵکی و شوێنەیە و بابل هەر لەوێ ژیاوە. باوکی زۆری خۆش دەویست، چونکە لە دڵی خۆیدا دوا ڕۆژێکی زۆر گەورەی لێ ڕەچاو دەکرد، بۆیە هیچ بێدڵی نەدەکرد. هەر پێویستێکی ببایە لەسەر باڵی مێشیش بایە بۆی جێبەجێ دەکرد، بەڵام لەبەرەوەی باوکی خەت و قەڵەمێکی بەهێزی نەبوو، هەر شڕم بڕمەکی لێ دەزانی، بۆیە نەیدەتوانی پێی بە کوڕەکەی بباتن ئاخۆ دەخوێنێ یان نا. شاهین یەک کەسەری لە دڵدا مابوو دنەی کرد بوو، ئەویش گۆڕینی ناوی کوڕەکەی بوو، بەڵام ئەو جارەیان دەرفەتی بۆ پەیدا بوو، زۆر بە ئاسانی توانی ناوەکەی بگۆڕێ لەو قوتابخانەی کەلەی دەخوێنێ. ناوی نا ئینۆنۆ، بۆەوەی هەست بە کەمایەسی نەکاتن لەناو هاوڕێیەکانی. بەم شێوەیە وشەی چیچۆ لە کولەکەی تەڕیشدا ناوی نەما، شەو ڕۆژ وەک میلی کاتژمێر خولیان دەخواردەوە. ئەوانی شەر کەسە کەوت بوونە حاڵی خۆیان، هەر یەک بە دووی کارێکدا دەجوڵایەوە. ئینۆنۆ و ئایدن لە یەک قوتابخانەدا دەیان خوێن، شاهینی شەر خەریکی کار و دۆستایەتی خۆی بوو، بە ئیشی بازرگانیەوە خەریک بوو. هەروە خۆی و خێزانێکی سەریان لە ماڵی کەنعانە فەندی نەدەبڕی. لەبەرەوەی کەنعانە فەندی لە ماڵ نەبوو، بۆیە خۆی بە خاوەن ماڵ و بە خزمەتکاریان دادەنا، نەیدەهێشت پێویستیان بە پارە و پول ببێ. هەروەها دوایەوەی کە شارەزای ناوشار و بازاڕەکە بوون، زۆر جار کەلوپەلی ڕۆژانە و شتی پێویستیان بۆ دەکڕین و بۆیان دەبرنەوە. ئایدن و ئینۆنۆ بە پارەی هەوەنتە کەشخەیان لێدەدا، لە هەردووکیان هەر تێکە و فڕکە بوو. یەکەمیان بە پارەی بەرتیل و سەرانە و ماڵی خەڵکی فرچکی خواردبوو، ئەوی تریش بە پارەی خۆفرۆشی و لەسەر ئێسک و پروسکی خەڵکی بێتاوانە و ژیانەی بۆ گونجا بوو. جاکورتێ و کەژێلێک دەهەژێ، هەردەیان ود بێنە بە نەبێ. زۆر بە چالاکی هەردووکیان قۆناغی سەرەتاییان بە بریان، بەڵام لە قۆناغی داهاتویاندا کەوتنە پەلە قاشە. لەو قۆناغی خوێندنیاندا هەردووک پێیان لە هەنگاوی هەرزەکاری نابوو، پارە و پولێکی زۆریشیان لە ماڵەوە دەستکەوت. شارانیەکی وەک ئایدنیش کە شارەزای هەموو کەلێن و قوشبنێکی شارەکە بوو،
جار دووکیان بەجووتە پشتیان لە خوێندن کرد و کەوتنە دوو بەزم و ڕابواردن هەر وەک مناڵێک گەمە لە گەڵاگەر بکات و یاخود وەک شێتێک چەکێکی کوشندەی لە دەست بێت چی دەکات ئەوانی شەو هابوون ئەو دوو هەرزەکارە پارە زۆرەیە هەموو شتێکی خراپیان دەجەڕباند و لە هیچ نەدەگەڕانەوە بێەوە یەکێک هەبێلیان بپرسێتەوە یاخود چاوەدێریان کرد هەتا هەراشتر دەبوون غورتریش دەبوون و پارەشیان زیاتر خەرج دەکرد و کاری گەنتریشیان لەدەست دەهات بەم پێیە هەر بەناو قوتابی بوون دەنا هیچ ڕەوشتیان لە ڕەوشتی قوتابیان نەدەکرد لە 7 ساڵی بەرایە ئەستێرەی شاهینی هەر بەرەو گەشینەوە دەڕۆیی تاکو وای لێهات بوو بە بازرگانێکی گەورە نێوی لە ناو بازرگان و بازار باشیەکانی شاریدا بڵاو بووە هەر گاوەکی چاویان بێی دەکەوت چاویان دەچووە تۆقی سەریان لە عژمەتان چونکە تا ئێستاوەیان بەخۆوە نەدی بوو کەوا بیانێکی وەکی شاهینی لە هەندەران بێ و لە ناوزگی وانیش بژی و ئەوهاش دەست بسێنێ لەبەرەمە هەموو دەمیان لێ کردبەوە و لە بن لێوان قسەیان پێدەوت چاوەڕوانی هەلێکیان دەکرد بۆەوەی لە شاهینی بەخۆکەون وەک مریشکی ئاوەڕوتی لێ بکەن و لە پا و لە بیهێچخن بەڵام ئینۆنۆی کوڕیشی هەر لە سەرفاک و فێکی خۆی دەڕۆی و وازی لە کەیف و سەفای جارانی هەر نەهێنا بوو بە هەزار ناری عەلی لەگەڵ ئایدنی هاوڕێی گەیشتە قۆناغی ئامادەی ڕێکخراوی شار کاتێ بینیان شاهینی بەکربەگی هەنگاوی چوارەمیشی هەڵبڕی ئەو هەنگاوەی کە بریتیە لە ئاخافتن بە زمانی ئەم شارە لە ماڵەوە و لە دەرەوە گۆڕانی بار و چۆنیەتی دەستوری ژیانیان هەروەها دوایەوەی کە نەژادنامەی بۆ منداڵەکانی دەرهێنا لێ پرسراوان ئەویش هەر دڵنیا بوون ئیتر هیچ کار و ئەرکێکی ڕامیاریان بە شاهینی نەما لێ گەڕان بۆ خۆی بژی هەروەک هاوڵاتیەکی ئاسایی نە بە چاک نە بە خراپ مافیان بەسەریەوە نەما شاهینیش لەلای خۆیەوە ئەویش زۆر هاتوچۆی نەدەکردن چونکە گەلێک پڕئیش بوو هەموو هەڵسان و دانیشتێکی لەگەڵ سەماسیرە و دەڵاڵەکانی ناو بازار بوو لەگەڵ هی دەرەوەش پەیوەندی پەیدا کرد بوو هەروەها ترومبێلێکیشی بۆ ئینۆنۆی کوڕی کڕی بوو ئەویش هەر شارانی پێدەگەڕا و تەڕاتێنی پێدەکرد لەگەڵ ئایدنی دۆستی دەچوون لە هاڤینگە و شوێنە نسارەکان ڕایان دەبوارد و شەو و ڕۆژیان لەسەر مێزی قوماری دەبردەسەر یاخود دەچوون لە دەم شەتاوەکاندا مەلەوانیان دەکرد ئایدن گەلێک دۆست و برادری تریشی بۆ ئینۆنۆ دیتبووە چۆن کەنعان ئەفەندی باوکی شاهینی کرد بە مرۆڤێکی تر ئەویش دەیویستەوە ئینۆنۆ بگۆڕێت بیکات بە تۆپی پێ بۆ کوێ شولاقی لێبدا بۆیە بڕوە بەڵام ئەو مامۆستایەکی زۆر زیرەک نەبوو لەمبارەیەوە چونکە خاوە نەزمونێکی زۆر نەبوو هەرچەندە ئینۆنۆ وەک کەندووی بۆش بوو مرۆڤێکی بەتاڵ بوو بەڵام ئەو پلەی کە لە خوێندندا هەیبوو وای لێ کردبوو هەست بە زۆر شت بکاتن دەویست لەناو برادەرەکانی سەنگی هەبێت چونکە ئەویش وەکووان قوتابی بوو وەکووانیش گەنج بوو کەیفی بەخۆی دەهات هەروەها لە هەمووشیان گوزەرانی باشتر بوو تا دوایی وێڕای ئەمە شەستی دەکرد کەوا هەمویان بە چاوێکی تر تەماشای دەکەن بێەوەی بزانێ هۆیەکەی چییە چونکە ئەو هێشتان لەوە نەگەیشت بوو کەر لەکوێ کەوتووە و کوندەش لەکوێ دراوە ئایدن سەر بە هوردە و مێژووی ژیانی باوکی ئینۆنۆی لە باوکیەوە بیست بوو بۆیە ئەویش هەر بە چاوێکی سیر تەماشای ئینۆنۆی دەکرد ڕۆژێک ئایدن و ئینۆنۆ هەردووکیان لە گازینۆیەک لە گازینۆیەکانی لێواری دەریا دانیشتبوون لەگەڵ 3 کەسی ئاوکوفی خۆیان دەورەیان لە مێزێکی خڕدا بوو یاریان دەکرد لەگەڕ یاریکردندا باڵکەوت وەرەقەی جۆکەر کەوتە دەست ئینۆنۆ کە لە کۆتایی یاریەکەدا فڕیدا هەموو دەستیان کرد بە پێکەنین و یەکێ لە برادەرەکانی گوتی چۆن دەبێ باوک بکەوێتە بەردەستی کوڕی ئینۆنۆ کامەی بیست زۆر پەس بوو بە تووڕەبوونێکە وتی بۆ ئادەڵی کەی گەمە و سەحبەتی وات لەگەڵ مندا کردووە کەی من قسەیەکی سووکم دەرهەق بە ئێوە یان بە باوکتان گوتووە کارگەیشتە و ڕادەیە بە باوکیشم هەر کارێن نەختێ بەکەری دانیشتوانیش لە قولینچکی چاویان سەیریان دەکرد دیسان کەوتەوە دوان وتی پێم بڵێن چیتان لە باوکم دیوە تا ناوی ئەو وەرەقەی لێ بنێن هاوڕێیەکانی زیاتردایانە پڕمەی پێکەنین لە پاشان ئینۆنۆ هەڵسایەوە کە بەجێیان بێڵێ بەڵام ئایدنەوە جارە تکایەکی زۆری لێ کرد تا شتی کردەوە و دووبارە داینایەوە اینجا کە دانیشتە وتی قەی ناکە بام جارەش قان بێ بەڵام نامەوێت جارێکی تر ئەو شتانەتان لێ ببینمەوە کێوارەی ئینۆنۆ چووە ماڵێ زۆر دڵی تەنگ بوو لە خەمان نێوچاوانی هەندێی دوو پەنجەی لێ هاتبەوە ڕەنگی وەک پەلکە پیازی لێ هاتبوو دایکی کە چاوی پێکەوت زانی گەلێک لەسەر خۆ نییە
بە هەڵە داوان لێی چوە پێش و هۆیەکەی لێپرسی، ئەمیش لە وەڵامدا سەربردەکەی هەموو بۆی گێڕایەوە. پێشی وت: دایە، ڕۆژێنی ڕابردوش گەشتێکمان بۆ مێرگەکانی بناری شاری کرد، لەوێش هەر بە منیان ڕادەبوات. دەمنادەم بە ناوێک بانگیان دەکردم، هێندە جار بە ناوی ئینچۆ بانگیان دەکردم، هەندە جاریش پێیان دەوتم ئیجنۆ. منیش پێم وتن بۆچی بەم ناوانە بانگم دەکەن، بە پێکەنینەوە وتیان دەمانەوێت لە وشەی چیچۆ و لە وشەی ئینۆنۆ ناوێکی خۆشت بۆ دابتاشین. دیسان زۆریان لێپەس بووم بەم قسانە، بەڵام ئەم جارەش داوای لێبوردنیان لێم کرد. بە تایبەتی ئایدن زۆر بە دەورمەوە هات، بە خۆ و بە زمانی لوسی دڵی چاکردمەوە. لە دوای ئەمە دایکی دەستێکی لە مەلی کرد، ویستی هەندێک قسەی بۆ بکاتن، بەڵام کوڕە ڕێی پێنەدا و هەر لەسەر قسەکانی خۆی بەردەوام بووتی. ڕۆژێکی تریش لە قوتابخانە بووین، کۆمەڵێک دەورەمان لە یەکدیدا بوو، هەر قسەی خۆش و نوکتەمان دەگوت و پێدەکەنین. پاشان هاتینە سەرباسیەوەی کاریەکەمان لە دوا ڕۆژدا یەک و دەستگیرانی جوانمان دەستکەوێت. هەر یەک لە هاوڕێیەکانم کچێکی بۆ خۆی هەڵبژار، منیش بە زمانی سوتایی ناوی کچێکی گەڕەکەکەی خۆمانم هێنا و وتم زۆر حەز دەکەم لە دوا ڕۆژدا بە دەستگیرانم بێت. هەرکە ئەمەم وت هەموو وەک شارە زەنگە زۆرە تێم هەڵگەڕانەوە، وتیان: نانا، جارێکی تر ئەو قسانە نەکەی، چێ لێرەژم بە تۆ دەدا، خۆر ئەوە نییە کە دەوڵەمەندن. یەکێکی تر هەڵیدایە، وتی دەچین لە گەڕەکی کەلەرچیان لە سوولی کولە یەکێکت بۆ دەخوازین. کاتی قسانەیان پێوتم وها تەریق بوومەوە لە جێی خۆم تاسام، هەر دەرگوت جاماوێکی ساردیان بەسرم داکەی. دایکی هێناسەیەکی ساردی هەڵکێشا، وەک یەکێک کە هەز بە تاوانێک بکاتن، بەڵام گەلێک بەسەر خوێنی هێنا، دەستی کرد بە دڵدانەوەی و پێیوت: کوڕم، دەبێ بزانم بۆ خۆتان بژین و خۆتان لەگەڵیاندا بگونجێنن. ئاوی زۆر ئاوی کەم دەبا. ئەوەم بە خوشکی شت گوتیە: ئای ڕۆڵە، ئەگەر دەزانی باوکت بە چ دەردەسەر یەک گەیشتۆتەوە ڕۆژەیە، ئێوە قەت ئەوها لە خۆبایی نابن. ئەگەر ئێوەش بەدەست و قامی خۆتان بگەنە نانەک، هەینێ لێ ڕادێن و ئەو جۆرە قسە و قسەرۆکانە هەر بە خەیاڵیشتان دانایەتەوە. دایە، منە شتانە دەزانم، بەڵام دەبێ هۆیەکە بێکەوە لە برادەرەکانم دەکا ڕەفتاریان وابێ بەرامبەر من، چونکە هەموو جارێ مێشێکی لە من دەکەنە گامێشک. بەخۆشیان لەگەڵ یەک ئەگەر چی زۆر چقەچەق دەکەن و زوو لە یەک تووڕە دەبن، بەڵام وەکیش دەگاتە قەیمەی هەموو سار دەبنەوە و هەمویان بەبینیوە ناچێت. کوڕم، گوێمە دەرەوە شتانە، گەورەبی لەبیر دەکەی، با هەروە بڵین مێش هەر مێشە و گامێشی شەرگامێشە. شاهین لەناو بازارە بە هەرمێنەکەی ئەو شارەدا دەخلایەوە. لە پاڵ کارە بازرگانیەکەی گەلێ جۆرە مامڵەیەکی تریشی دەکرد، وەک پارە گۆڕینەوە و فرۆشتنی شتی یاسا غۆڕی باوەرگرتن. ڕۆژێک باشتاوی لە ناوەختێک هاتە ماڵەوە، هەر دەتوت سیخورە تووکی گفبوویتەوە. لە ماڵەوە لەسەر گازەرەی پشتی ڕاکشابوو، دەستی لە کەلەکەی وەرێنابوو، کەس نەدەوێرا قسەی لەگەڵ بکات یان ورتەیەکی لە دەمبێتە دەرەوە. بەخۆشی دەتگوت قوڕەقەپی کردیە و وەها هەستی لە خۆبڕی بوو. دوایەوەی سێجگەرەی لەسەر یەک کێشە بەبێ فسانەوە ئەوجا ئاوەڕۆنیەکی کەوتە دڵی و دەستی کرد بە جوێندانی کڕیار و فرۆشیار و مامڵەت کەرەکانی شاری وتی: مرۆڤ نەشێت چ بێژی لەگەڵ خەڵکی ئەوایامەی، چونکە من لە ڕەسەنەوە خەڵکی ئێرە نیم، هەموو بازرگانەکان ڕکابەریم دەکەن، خەرکلکیان کردیتە یەک و بە کەیفی خۆیان نرخی بازار کەم دەکەن و زیاد دەکەن. پێرەی هەندێک کەلوپەلی ناو ماڵ و تاڵ و ڕایەخم لا هەبوو، هەمویان لێ هەرزان فرۆش کردم، لێیان کردمە گەنمانەیەک پەرتانێکی وایم پێخست، هەموم لێ تێک چوو. مایی خۆشم دەست نەکەوتەوە، بەڵام هیچ بەسەر خۆم نێنە و خۆم لە گورە نەبرد، وتم قەیناکە بەوەندەش چ نابێت، ئەگەر دەست بێ تاریکە شەو زۆرە. دوێنێش پاپۆرێک جلوبەرگ و بۆن و بەرام و کوتاڵی باش هات، بازرگانانی تر خۆیان ڕەپێش کرد بە ناوی ئەوەی گوایە دەیانەوێ بیکڕن. دوایەوەی لە مەزات خانەدایان ناو هەراجیان کرد، لە ڕقابەری وان هەتا ئەوان زیادیان کرد، من نرخێکی زیاترم دەدا. تا لە کۆتاییدا خۆیان کێشایەوە، ناچار شتومەکەکە هەمووی بە ملی من داهات و بە نرخێکی زۆر گرانیش لەسرم وەستا. دیسان وتم قەیدی ناکە لە فرۆشتنەوەی تۆڵی دەکەمەوە، کەچی ئەوڕۆ بەیانی کە چوم دەرگای دوکان بکەمەوە، دەبینم هەمویان پێش من دوکانی خۆیان کردوێتەوە، خڕ ئەو بابەتانی کە من کڕی بووم ئەوان نابوو بۆ فرۆشتن و نرخێکی زۆر هەرزانیشیان لەسەردا نابوو. تومەزە و کەلوپەلانیان لەمەوە پێشکڕیوە و دایان کردووە تا بۆ ڕۆژێکی ئەوها بەکاری بێنن، هەتا بازاری خۆیانی پێ بەڕەواج بکەن، بازاری بێکەسێکی وەکو منیشی پێڕیسوا بکەن. ئەو ڕۆژی چەندی لە ماڵەوە دڵیان دەدایەوە بێسوود بوو، دەتگوت گەشکەی گرتووە، هەر دۆش دادەمەوە چاوی لە مۆڵەق ڕادەوەستا.
هەندە خەمبار بوو لە خەمان دنیای لەسەر وێکات بووە. بەم شێوەیە ڕۆژ بە ڕۆژ ئەستێرەی بەختی شاهین لە بازاری بازرگانیدا بەرەو کزی دەڕۆیشت. هەتا وای لێ هات بازاری بەیەکجاری نەما و زیانێکی زۆریشی لێکەوت. لەبەرەما ڕۆژ لە دوای ڕۆژ تووشی نسکۆی تر دەهات و داراییەکەشی بەرەو پوکانەوە دەڕۆیشت. شاهین لە ئاکەمی ئەو تەنگ و چەڵەمانەدا دەستی لە ئیش و کاری بازرگانی هەڵگرت. ئەم جارەیان زیاتر برەویدا بە پارە گۆڕینەوە و ئیشی قاچاقچێتی. بەڵام لەوەش هەر بۆی دەرنەهێنا و تووشی نسکۆی گەورەتر بوو. چونکە ڕۆژێک ماڵێکی زۆری کەوتە دەست پۆلیسی گومرگ کە دەیویست بەرەو دەریابی بە و لەوێ بۆ ئەو دیوسنوور دەربازی بکات. ئەم مەسلەی بە یەکجاری شاهینی دەستخەڕۆ کرد. زەبرێکی وای پێگەیان کە تا مایەی خۆی نەگرێتەوە. دوای 1000 ئەملا و ئەولا دەست ماچکردن دوایەوەی پارەیەکی زۆریشی بەبەرتیلدا ئەو جا توانی خۆ لە زیندان ڕزگار بکات. ئەو لەم بارە ناهەموارەدا دەژیا. کەسێک نەبوو دەستی بگرێ و یارمەتیەکی بداتن. لە ماڵەوەش مناڵەکانی فێری ژیانی خۆش و خەرجکردنی پارە و پولی زۆر بوون، بۆیە ئەوان هەریەک لە فاک و فیکی خۆیان نەکەوتبوون. ئینۆنۆی کوڕیشی هەروەکە ئەستەمبۆڵیە کاسایی لە جیهانێکی تر دەژیا. هەرەوەندەی دەزانی کە پارە خەرج بکە و پارە بدۆڕێنێ. بەم جۆرە ئەو پارەی کە باوکی بەناوی ئەو لە بانقی دانابوو بەبێ ئاگاداری باوکی هەر هەفتەی بڕێکی لێ دەردەهێنا و لە قوماری دەدا. بەم پێیە ئینۆنۆی چەمبەری هەر هەندەی زانی کەوا پارەکە کۆتایی پێهات و ئاوی لە بنوەرکرا. کاتێ شاین بە مەیزانی هەندەی نەمابوو لە عاژمەتان بەزێک بدات، چونکە تەنها ئەو بڕەپارەی مابوو کە دڵی پێخۆش بێ و لە ڕۆژی تنگانەدا بەکاری بێنێ. ڕۆژگار کەوتە پێشێلکردنی شاهین و خێزانەکەی، هەروەک چۆن جەنجەڕێکی باڵتەتیش قرشەیەکی وشک هەڵگەڕا و بەهاڕێ، ئەوانیش ئەو هابوونە نێچیری زەمانە. شاهین دەستی لە هەموو بنچکێکی بەربوو، ناچار ما ترومبێلەکەی ئینۆنۆ بفرۆشێتەوە بۆ ئەوەی ئەو قەرد و فەردانەی لەسەریانە بیداتەوە و ئەوی تریش بخۆن. هەروەها بە نەیانتوانی چیتر لە خانوەکەی جارانیان بمێننەوە. ئەو جارە ماڵیان گواستەوە چوون لە گەڕەکە دوورەکانی کەنار شاری خانوویەکی بچووکی کۆنیان بەکرێگرت. هەتا داهات ژیانی شاهین و ماڵ و منداڵ یاڵۆستر دەبوو. ئەو قڕێژە پارەی کە لایەن مابوو بەرەبەرە ئەویشیان هەڵگڵۆف. بە ژیانی بخۆ و بڕۆ زۆر مەمنون بوون، بەڵام وا دیار بوو ئەو هاشیان بۆ نەدەچوە سەر. لەبەرەوەی پێشتر هەبووە بوون دەست هەستیان نەدەکرد کەوا گوزەرانکردن لە شارێکی وا گەورەدا ئەرکێکی چەنگرانی هەیە و چەندی پێدەوێت، چونکە لەوە پێش ئازار و ناخۆشی نەبوونی و هەژاریان نەچەشت بوو. شاهین وەک یەکێک کە لە بیست لاوە بیمار بوو بێ، ئەویش ئەوها بەم چەشنەبرینەکانی لێ سەربوونەوە و وەک کولکی سۆتنێ هەر لێی وەبن دەدانەوە و ئێشیان پێدەگەیاند. لەو کاتەدا قەدری عافێتی زانی، بەڵام دوای چی؟ دوای باران کە بانگ بۆچی باشە. ڕۆژ بە ڕۆژ شاهین شێوەی دەگۆڕا تا دەهات دادەکەت و پیری لێوە دیار دەکەون. ناو مرۆڤە تێر و تەسەلەی جاران کە پیاوێکی کۆت و پۆشتە و پاک و خاوێن بوو، ئێستا بۆتە بۆرە پیاوێکی تووکنی جلشڕ و وڕ. هەندە بێ حەدور بوو نەیدەتوانی بەسەر شقامەکاندا بڕوا، نەبادە برادەر و ناسیارەکانی تیر و توانجیان تێگرت بایە. هەندە لە ڕوولاواز و بێنمود بوو ئەگەرگی سەگ کلکی خۆی لێدا باە دەکەوت. کارگەیشتە و ڕادەیە کەوا زیاتر هات و چۆی ماڵی کەنعانەفەندی بکاتن بۆەوەی ئیش و کاری ڕۆژانەیان بۆ جێبەجێ بکە و هەر خزمەتگوزاریەکیان هەبێ پێی هەڵسێ، هەتاکو ئەوانی شاوڕێکی لێبدەنەوە و دەستی یارمەتی بۆ درێژ بکەن. بەڵام ئەوان هەر لە تێڕ و دۆی جاران لێرا هاتبوون. هەموو ئیش و کارێکیان پێدەکرد و هیچ یارمەتێکیان نەدەدا. هەروە ئایدنی شەو برادەرایەتی جارانی لەگەڵ ئینۆنۆ نەمابوو. ئینۆنۆش وردە خۆی لێوە دووردەخستەوە، چونکە دەستیان کورد ببوو. وەک جاری جاران ئەو پارە و پولەی دەست نەدەکەوت کە بوو هەر شوێنێ ئارەزوو بکەن بیچتێ. شاهین کەوتە پەلە قاژەی خۆشیاندن، هەر دەیویست ژیانێکی نەمری و نەژی بباتە سەر و دڵی خۆی داوای لێک دەدایەوە و دەیوت بەڵکو و خواکردە ڕۆژێک دێ ئینۆنۆ دەستی لە وەزیفەیەک گیر دەبێ. شاهین ناچار ماپەنا بەرێتە بەر کۆنە لێپرسراوەکانی دەوری بەرێ، چونکە هیچ خزم و کەس و مرۆڤێکی خۆی لەوێ نەبوو کە زیگی پێبسووتێ و دەستی بگرێ. ڕۆژێک راپۆرتێکی دوور و درێژی نووسی لەگەڵ سکاڵانامەیەک و بردی بۆ ڕێکخراوەی کە دۆسیە کۆنەکەی ئەوی لێبوو. تایە داوای کردبوو کەواکارێکی بۆ بدۆزنەوە و ببێت بە فەرمانبەرێکی میری و موچەیەکی بۆ ببڕنەوە. لە راپۆرتەکەیدا مێژوو ژیانی خۆی تیان نووسی بوو و بیریشی هێنانەوە کەوا ئەندامێکی بەکاری ئەوان بووە. هەروەها نووسی بووی لە پێناوی ئەو بیر و باوەڕەدا گەلێک قوربانیداوە زۆر ماندووبوون و هیلاکی و کارەساتی تووشاتوە.
بە ئاگاداری لێپرسراوانیش لە کاری ڕامیاری ڕەهاکراوە. بۆ شایدیش نێوی کەنعانەفەندی هێناوە لەمڕۆوە. دوای مانگێک هەوڵدان و گەڕان و سوڕان بە دوای راپۆرتەکەیدا بە 1000 ڕجە و تکە و پارانەوە اینجا بڕیاریاندا ببێت بە پۆلیس لە یەک لە بازگە دوورەکانی سەر سنوور. هەرچەندی شاهین سەری ناڕەزایی لە خاند و چەندی هەوڵ و برکیدا تا وەزیفەیەکی وای بۆ بدۆزنەوە کە لەگەڵ تەبەنیەودا بگونجێ و بەلایانی کەمیش موچەکەی بەشی خۆی و خێزانی بکاتن هیچ سوودی نەبوو. برا بەکێ دەڵێ ئەو هەردەیوت نێرەوانی شەردەیانوت بدۆشە. دوایەو هەموو ماندووبوون و شەقیبوونە ناچار ماملی لێڕاکێشێ و جلی پۆلیسی لەبەر بکاتن. بەڵام دوای پارانەوەیەکی زۆر ڕێگەی پێدراکەوە لە شاردا بمێنێتەوە و ببێت بە پاسەوانی ماڵی یەک لە سەرۆکی پۆلیسەکان. لەبەرەوەی شاهین بەناو ساڵ کەوتبوو. سەرۆکی پۆلیسان هیچ کارێکی پێنەسپارد و لە هەموو ئیشێکی نیزامی بوری بووی. بردیەوە ماڵی خۆیان لەوێ خزمەتی خۆیانی پێدەکرد. بەم شێوەیە بووە سوکەڵەی بازار هەر لە شتی گەورە هەتایی بچوو. لە ماڵێدا چیان لێداوە بکردایە دەبوایە لە بن پەڕی هەوریش باە پەیدای بکە. 3 ساڵان شاهین بەو سەگە مەریگەی بردەسەر. لە ماڵەوە شەتابڵی گوزەرانیان خراپ و ناهەموار بوو. ئەگەر ڕۆژێک دوو جەمنانیان بە تێری بخواردایە پاشەی سەرتەخت بوون. زۆر کەڕە شاهین کە چاوی بە و دەردومەینەتیەی دەکەوت پڕکێش یەمەی دەکردکەوە خۆی بکوژێت تا خۆی لە وازارە ڕزگار بکات. بەڵام وا دیار بوو هێشتان چاوەڕوانی هەڵکەوتێک بوو بۆی بڕەخسێ. دڵی خۆیدا هەردەیگوت دەی چاوی کۆرەکەی نەفرمێسکان دەکەی. ئینۆنە و دووبرا بچکۆلەکەی تر و خوشکە عازەبەکەیان وەک شت لە لاولاوەی ئاو لێبڕاویان لێ هاتبوو. وهاسی سوپەژمردە بوون سوورایی لە دەم و چاویاندا نەمابوو. وەک کەسپەی کوژراویان لێ هاتبوو. نەیان دەزانی خەم لە چی نەخۆن یان دڵی خۆیان بەچی خۆشکەنەوە. گەلێ زاری نۆنۆی براگەورەیان غیرەت دەیگرت لە پشووی هاوینان دەچوو لە مەیدانی کرێکاراندا ڕادەوەستا تاک و بەکرێیشی پێ بکەن. بەڵام بە دەگمەنی شوکاری دەست دەکەوت چونکە هەرچەندە لاوێکی چوارشانەی کەڵەگەت بوو بەڵام زۆر تەمبەڵ و شل و خاو بوو لە ئیشکردندا لەبەرەوەی لەمە و پێش لێ ڕانەهات بوو تا دەهات ژیانیان بەرەو ناخۆشی دەچوو. مانگیان بە قەرزان دەبردەسەر. لەسەرەوە من ناخۆش و ئازارەی کەتیایە دەژیان دایکشیان بەسەردا نەخۆشکەوت. ئەو دەردە لە هەموو دەردێک ناخۆشتر بوو چونکە بە نەخۆشکەوتنی دایکیان بە یەکجاری پێکیان کەوت. دوایەوەی 3 ڕۆژ لە یەکێ لە نەخۆشخانەکانیان نوان بە نەخۆشی هەناسە بەرکێ مرد. دەرد ئەو دەردیش بوو ڕێیان پێنەدان کە لە هەموو جێیەک بیشارنەوە. هەموو گۆرستانەکانی ئەو شارەیان کرد لە هیچیان ڕێیان پێنەدرا بینێژن. ناچارمان لە گۆرستانێکی بچووکی دوور لە شار کە ناویان نابوو گۆڕستانی نەناسراوان. ئەو سەربازە نەناسراوانەی کە لە شەڕی گەورەدا کوژرابوون و بێخاوەن بوون لەوێ لەلایەن شارەوانیەوە شاردرابوونەوە. تەرمی دایکەشیان لە تەک ئەو نەناسراوانە بە خاک سپارد. دوایەوەی شاهین دەستی لە قونکی جەواڵ مایەوە کەوتەوە خەیاڵ پڵاوان. دەیویست ئەوەی کە ئەوەی لە کێڵگەیەکی پان و پۆردا دۆڕاندوویەتی ونی کردووە لە خەتەجووتێکدا بیهێنێتەوە. 2 ساڵ و نیو لەسەر ژیانی پۆلیسی ڕابواردە و جاکەوتە هەوڵدان بۆ ئەوەی تەرەقە بکات و ئەویش ببێتە پلیتەدار تاکو بتوانێت گوزەران بە موچەکەی بکاتن. سەرۆکی پۆلیسانی زۆر هەوڵی بۆدا بەڵام هەر تەرەقەیان پێ نەکرد. لەسەر دۆسیەکەیان نووسی بوو شەخسیەتی بێهێزە. شاهین کە لەو لایەش ومێدبڕ بووی تر بە یەکجاری قەڵەمیشکە چونکە زانی دەبێ هەتا مایە ئەوها دەرکەوانی خەڵکی بێ و ماڵ و مناڵیشی لە برسانە هەر جۆڕەیان لێوە بێ. 6 مانگی تریش لە سەرگفتی سەرۆکی پۆلیسان خۆی هێشتەوە چونکە ئەو هەر وادەی پێدەدا و هەر پێیدەوت نایەڵم مافت بخورێ بەڵام سوودی نەبوو. ئیتر لە هەینێ بەدواوە چیتر شنگ و تاقەتی لەبەر نەما چونکە موچەکەی هەر بەشی کرێی خان و بای 3-4 ڕۆژ مەسرەفی دەکرد. وای لێ هاتووە بن قەرزان کەوت. منداڵەکانی لەلایەک و خۆشی لەلایەکی تر هەتا ئەویان لە دوو بێرێ بەهاتایە لە پارە قەرزکردن نەدەسڵەمینەوە. وای لێ هات هەموو ڕۆژێ 2-3 پۆلیسی هەواڵی لە شاهینی پەیدا دەبوون گەلێک قسەی تەڕاوزیشیان پێدەگوت اینجا داوای قەردەکەیان لێ دەکردەوە. تا دەها زیاتر کار لە کار دەترازە وای لێ هات کەڵکی نەما لەوێ بمێنێتەوە. کولە مشکی لێبوو بووە قەیسەری لەبەر قەرداران ڕۆژی 100 جاران دەمرد و دەژیایەوە. ئەوەندەی لە خۆی وردە بۆ دڵی بە هیچ شتێک نەدەکرایەوە. هەموو جیانی لە پێش چاوڕەشدا هەڵگەڕا بوو. لەوە گەیشت بوو ئەگەر هەموو کارێکی تریش بکاتن و هەرچەند پارەشی دەستکەوێ هێشتان پارەکەتی هەڵنایەکەوە قەرزەکانی پێبداتەوە. ناچارمە لە شەوەزەنگێکی پاییزا بۆ شوێنێکی دوور لە شاری هەیپای لێ بکاتن. دوایەوەی لەوێن دەرێ ڕۆژێک مایەوە اینجا قیرۆسیای لە خۆی کرد و بڕیاریدا سەری هەڵبگرێ و بگەڕێتەوە مەڵبەندەکەی جارانی. ئەو جا چیان لێ کرد و چیان لێ نەکرد.
هەروە کارێکی زێر نەدیتە دەشت و کێو و چۆڵەوانی گرتە بەر و بە دوای نیشانەی مەرگیدا قوچاندی. چەند شەو و چەند ڕۆژ ڕابورد ئەو هەر بەڕێگادا دەڕۆیی و وێڵی ئەو دەشت و کێوانە بوو. لە پێوەغامی ڕابردووە پیسەکەی خۆی نەدەوێرا لە هەموو ئەوەدانیەک لا بداتن. ئەگە برسێتی هیلاکی نەکردبایە خۆی لە قەرەی هیچ گوندێک نەدەدا. بەڵام زۆر جاری واشە بوو لە ڕێ دەگەیشتە کۆمەڵە مرۆیەکی کۆچەری بە تۆبزیدایان دەبەزاند و لەگەڵی دەکەوتنە پرس و وەڵام. ئەویش ناچار دەماکەوا درۆی ناچاری هەڵڕێژێ. هەتا پشیەکی دەهاتەوە بەرێ و نانی لەلایەن دەخوار، اینجا خۆی ساز دەدایەوە ملی ڕێگەی هات و نەهاتی دەگرتەوە بەر. شاهین لەو کاتەدا هەر دەتوت جورجی ئاوسا کەوتۆتە نێو کونێکی نەفەس بڕەوە. ئەوەی پشتی لێکرده بوو تاڵی و ژاڵی و ماڵ وێرانی بوو. ئەوەی بۆشی دەچوو ژاری ماری سێسەر بوو. یادی هەر شتێکی دەکردەوە سەری بە بەردیال حەدی دەکەوت. پلانی بۆ هەر شتێکیش دادەنا دەمی ئازیایەکی گەورەی لێ وەگەڕ دەکەوت. کاتێک کە غوربەتی خێزانی وە بیردەهاتەوە مچڕکی شەرمەزاری هەموو لەشی دادەگرت. ئەو غوربەتەی کە لە نێو چاوانی ئەوە و لە پێناوی تێکیە نانی نامەردایەتی لە شوێنێکی ئاوارە مردبێەوەی بتوانێت سێ ڕۆژەشی بۆ بگرێ. کە یادی منداڵەکانی دەکردوەنەی دەزانی چیان بەسەر هاتووە دوایە و دووچاری شەرمەزاریەک بووینە. چارەنووسیان چی لێ هاتۆتەوە. دڵدی خۆیدا دەکەوتەوە توێژ و دەیوت ئایا دەبێت خاوەن قەرزەکان دەرگایان لێگرتە بن؟ ئایا دەبێت جەندەرمەکان چوبنە ماڵمان لە دوای من گەڕابن؟ بە بیانووی ئەوەی کەوا من هەڵاتوم و یاسام شکاندەوە لیان یاخی بوویمە زۆر دەتسێم کەوا ئازاریان پێبگەێنە. کاتێک کە سەریشی بەرز دەکردەوە و بەنێو دارگوێزە 100 ساڵی و شەخەڵاتە چڕ و زەبەندەکاندا دەڕۆشت و بەناو گەڵا هەڵزناوەکاندا خشپەی دەکرد دەیزانی کەوا لە مەڵبەندی با و باپیرانی نزیک بۆتەوە. لە بۆن و برنگی فیقیە درەنگ پێگەیوەکان ڕادەیزانی باخ و باخاتی و هەڵدێرانە دەستە چیلەی جوتیارانی ئەو مەڵبەندن کە ئەوی لێ هاتوۆتە دنیا. هەنگاو بە هەنگاو دڵە کوتەی زیادی دەکرد. ڕەنگێکی دەیەنا و ڕەنگێکی دەبرد. ئەژنۆکانی وەک لاسکە کاردی پیر دەشەمانەوە. باریەک لە بێهێزیان. وەها ورەی بەردابوو هەر دەتوت مناڵی ساوایە تووشی نەخۆشی ئەسکە نەرمە هاتووە. خۆی لەسەر لاقان پێڕانە دەگیرا. هەندە جار وەک مەڕی کەترە بەلاکەلاک قاچەکانی لە دوو خۆی ڕادەکێشا و هەندێک جاریش وەک نێچیرێکی پێکرا و خۆی بەداراندا هەڵدەپەسار. بەو ڕەزالەتە هەر لە ڕۆیشتن بەردەوام بوو هەتا خۆی لە ئاقارە بە خێر و بێرەکەی نیڤەڕۆ دیتەوە. خۆی گیان دەکرد کە چیای کۆهی ژێری لەوێ لە سەرکانی سڕکاندا هەڵتوتکا و سێ-چوار گۆڵماوی خواردەوە. هێندە ماندوو هیلاک بوو یەکسەر لێی پاڵدایەوە. بەڵام چەندی کردی نەیتوانی نەختێک چاوی گەرم کرد. اینجا لەگەڵ خۆیدا کەوتەوە مشاوەرەکردن. ئایا لێرەوە پێ هەڵ چی بکە؟ بچێتە لای کوێ؟ پیا و ماقوڵی ڕدێنس پێنی بیبینێتەوە تا دەخالەتی پێوە بکە بۆی ببەخشرێ، یاخود بچێ پەنا بباتە بەرکۆنە گوێردەکانی خۆی گوزگول و مەلۆ و تا دوایی تا لێوە وەک پەناهەندەیەک بژی و بیپارێزن، یاخود بچێ خۆی بەگەڵ ڕەوەند و ئێلانی کوێستانی کەلکەلە و سپیڕێزی هەرکیان بدا و ببێتە شوان. ئەوەندە تەمەنی مایە لێوی بباتە سەر. ئەو لەم لێکدانەوەیدا بوو کاتێک شوانێکی لێپەیدا بوو بەخۆ بە مەڕەکانیەوە بەرەوکانیەکە دەهات. شاهین کە شوانەی دیت یەکسەر لە جێی خۆی قیت بۆ خێرا سەیری دەم و چاوی کردنەوەک بیناسێ لەوەش دەترسا کە شوانە چاوکراوە بە گفت و لەفت بێ و نەوەکا لە جلوبەرگی دڕا و دەم و چاوی قوپاوی بە خەفیەی تێبگا و بیبا تەسلیمی شوێنی مەقسەدی بکەن، چونکە ئەو کات ناوچەکە پڕ بوو لە هەڕەشە و گۆڕەشە، دەشت و شار وەک کورەی ئاگری جۆشی دەدا. بەڵام دوای ماندوو نەبوون و چاکوچۆنێتی نەختێک دڵی ساکیم بووە، چونکە کە زەینی خۆی داشوانە بۆی دەرکەوت لەو بابەتە کەسانە نییە کە ئەو لێیان دەترسێن. ئیتر ئەو جارە ئەو وەک مارمیلۆ خۆی زیید کردەوە و لەگەڵ شوانەکەوتە ڕاوێژان هەتا نەختێک لە دەنگ و باس و بەسەرهاتەکانی ئێستای ئەو دەوروبەرە بگاتن. تەقەزایە بەڵکو و خواکردە فرۆفێڵێک یانکون و کەلەبەرێکی بۆ بدۆزرێت و خۆی تێدا مات بکات. شوانە هەندە ساکار و خوێنگەرم بوو چی لەلا بوو هەمووی بۆ هەڵڕشت. لە هەر پرسیارێکدا کە شاهینی مەکرۆ لێی دەکرد ئەو بە سێ-چوار جۆرە وەڵام بۆی دەچڕی. ئەگەرچی کاکەی شوان بە ڕەفتاری ئەو جوڵایەوە و دڵی نەشکان، بەڵام ئەوەی ڕاستی بێەوەی شاهین بیستی و ئەوەی لە شوانەی گوێ لێ بوو هەمووی بریتی بوون لە دەنگ و باسی جەرگ بڕ و دڵتەزێن، ئەو جارەیان بە یەکجاری وەک ئاشە کوێرەی مناڵان بەسەر یەکدا تەپیە خوارەوە هەناوی داخورپە. لە قسەکانی شوانە بۆی دەرکەوت کەوا گوزگولی ئارژنگی و مەلۆی ڕازیانۆکیان لە گەلی خوێرنەوازاندا سەراوپێش بەدارێوە کردووە هەتا حەیاتی تفتیان لێ نەبراوە وازیان لێ نەهێناون.
پاشان شتەرمەکانیان فڕێداوەتە ناو بەستی بێرمان بووینە پێخۆری داڵاش و تیر و تواران. هەروە ئەوەشی بۆ دەرکەوت کەوا خوارەی سپیندارە لەگەڵ چەند گەمژەل و چەلاوخۆری تریش پێیان لە کەلی شەیتانی هێناوەتە خوارێ. پەنگی بەریخیان لە ملی خۆیان کردووە و چووینە بەگەڵ کۆرگەل کەوتینەوە و بەخشراون. دوایەوەی شاهینەوە هەموو قەرە خەبەرانەی بیست هەر وەک چێڵ یاوز ژانی هاتێ لەدا خانزگی دەستی بە پێچان کرد، چونکە تێگەیشتکەوە هەموو کوچە و دەواازەیەکی لێ گیراوە بەم پێ لە هەموو فرۆفێڵ و پلانێکی ومێدبەر بوو. تەنها یەک ڕێگەی لە دەستمایەوە ویشەوەیە بەبێ کلک بادام بچێ خۆی بەڕاگیری خەڵکەکە بکات. خۆی باوێتە سەر تۆڕ و بەختی سەلەفی عەگید و مێرخاسان، دەخالەتیان پێ بکە پێڵاویان ماچکە لیان بکڕوزێتەوە، وەڵکو بەم شێوەیە ببوردرێ. شاهینی فێڵباز باریکە ومێدێکی بە پیاوە پیر و بە ساڵاچوەکان هەبوو، چونکە دەیزانی ئەوان بەم شێوەیە ڕەنگە دڵیان نەرم بێت، بتوانن کار لە گەنج و جوانەکانیش بکەن و ڕێگایان نەدەن کە تاڵاوی مەرەکی پێ بنۆشن. جاو هیوایە وای لێکردکەوە بەرەوداری دادوەری بچێت و ئاسنی قەرەوانی بخاتە دەست و مەچێکی خۆی. شاهین پێ قەدەمی و وەهاشکا بوو ئەوی هێز بێ لە لەشیدا نەما بوو، بەڵام لەگەڵ ئەوەشدا هێشتا دڵی پڕ لە قرت و فرتی بای هەندێتینی تێدا مابوو بۆی گاو ناگاو لە قەوچەی بداتەوە و ڕای پێ بگۆڕێ، سەرێکی پێبێنێ و سەرێکی پێ ببە. دڵی ئاوەژۆی وای تێگەیان کەوا نەچێتە پێش، بەڵام کە ئاوەڕی لە دوای خۆی دەدایە و نەختێک بە خۆیدا هەڵدەچووە یەکسەر پەشیمان دەبەوە. ناچار دووبارە ملی ڕێی دەگرتەوە بەرەو گوندیدا دەکشایە خوارێ. ئەو کەڵکەڵەیە بچم نەچم دەچم ناچم نابا بچم نەخێر ناچم تا دوایی وای لێکرد کەوا شەو لە ناو لێڕی بێدرەجان بباتە سەر. بەم چەشنە لە ناو دارستانە چڕ و سەختەیەدا شەوگاری بردە سەر. ئەو دارستانەی کەوا جگە لە خشپەی زەردەواڵە و سرکە سرکی با و قیر و هۆڕی بۆقی دەمگۆماوەکان هیچی تری نەدەهاتە گوێ. لەسەر چینچکان لە بندارێکی چنار ڕۆژی کردەوە، بەبێەوەی هەندێک تۆسقاڵێک چاوی چوبێتە خەو. هەتا زەردەپەڕی خۆر لە ئاسمانە زیاتر پەرش و بڵاو دەبەوە، پەردەی زەردایی زیاتر بەسەر هەردوو پێڵوە لێکوڕ و گوڕ و کاوەکانیدا دەکێشتا. سرت نێشێنم تا دەهات نیشانەی سەرەمەرگی لێوە دەردەکەوت، وەک بای پێشبارانێ هەنگاو بە هەنگاو کە لە ئاوایی نزیک دەبەوە زیاتر بەرسینچکەی ئاوزینگانی دەهاتێ. هۆڵی نەمابوو چیتر بڕوە، دوو شەو و دوو ڕۆژ بوو زاد و زادە واری تام نەکردبوو. لە ترساندم و پلی هەموو بوو بووە قینچکە، پیسکە سراوە بەری چاوی پۆشی بوو، بە قوونە خشکە ڕۆیی تا بەسەر پستیە کەوت لەوێ لە بەرامبەر کەلاوەکانی قەڵاتی ئاوروخدا دانیشت هەناسەیەکی ساردی هەڵکێشا. سەیری ئەملۆم لاو ئەو لای خۆی کرد، سەیرێکی ترۆپکە شاخەکانی کرد و سەرێکی بۆ قاری دەوروبەری ئاوایی شۆر کردەوە و چاوێکی بە قەتپاڵ و هەڵەت و پەڵەتە هەزار بە هەزارەکان داخشان. ئەو سەرنجانەی کە ئەو دەیدان هەر یەکەی برینێکی نوێی لە لەشە تێک و پێکشکاوەکانیدا دەکردەوە. کاتێک کە میلی لاڕێیەکانی دەکەوتە بەرچاو، سپێرکی بە سەرکانیاوەکانی وەدی دەکرد. ڕۆژانی کوڕێنی خۆی دەهاتەوە بیر کە لەگەڵ خزم و دۆستانی دەوری بەرەی دەچوونە ڕاوێ. بە هەوێڵی سواران و چرکێنی یاوزەنگ و ڕکێبان ئەو دەشت و دەرەیان هەراسان دەکرد. اینجا دوایی هەموو یاداشت و بیرکردنەوە وەک یەکێک کە وڕێنە بکاوی شەوها لەگەڵ خۆیدا کەوتە ڕاوێش و وتی کەوە دەنوکاڵەکان دەیۆ خۆتان تێر بچەلن، تیر و توارەویەکان ماسیگرە قاچباریکەکان دەنوک لە قوڕگیرکەن، زەنەکاوەکان بپشکنن، چاوژی و ماڵات ئێوەش بلەوەڕێن، شوانەی کەڕک لەبەر تۆش هەر لەسەر هەوا و زەوقی واندا لە خاکێکی یاوە بە پێز و بەڕەشتدا بخۆ بخۆرەوە، بەدەنگی شمشاڵت بە فیقەی دووزەلت گوێی کەڕ بتارێنە. ئای کە چەند دڵخۆش و مێشک ساف و دەرم پاکن، چەند بەنیهاد و زمانپارە و بیت و چاو کوشتن، هەتا دەستم دەڕۆی و هەبووە بووم، ڕیسوای گوند و شار و شارۆچکەکەم بووم، خۆم لە ڕەسەن و ڕەگەمای میلەتەکەمدا شۆراند، خۆم لە کرێکار و جوتیار و دەوڵەمەند و هەژاری زێدەکەم هەراوێت کرد، دڵی هەزاران لاو و پیر و جوامێرم لە خۆ تۆران، وەرێک پڕێکی مێشک بەتاڵ و زمان درێژێکی دەستکورد بووم. زۆرم لە بڵندان لێ دەکرد، بەڵام ئێستا لە قوناوانیش جێم نابێتەوە. گەلێک هەڵبەزیوم وەک بەرزەکی بانان، زۆر باڵەفڕەم کردووە وەک مێر و درۆزنەی سەرەتای بەهاران،
بەڵام ئێستاکەوا خەریکە سەگەناسم بگاتێ. سنگم خیسیەتی هەر وەک وەرامدارێکی کوشندە کە لاو زینگان بێ. چێ هەیە خەم و پەژارەی دڵم بڕاوێنێتەوە، دەردی سرم بتارێنێ، برینی لە بن نەهاتوم تیمار بکە. هەی کەنگرە بێکەسەی دەمڕەشەبە، لاڵ لار لات نێوچەوان سێنزە. لەم ناوچەپان و بەرینەدا، لەو دەشتەپان و پۆڕ و کاکی بەکاکێدا، لەو زەنوێر و یاڵ و دۆڵ و ڕەوەز و شاخانەدا، پێم بڵێ لە ڕاست کوێ چاوت هەڵدێ، لە ڕاست کوێ دەتوانی دەمت بکەیتەوە، ورتت لێوە بێ، تەنها هەر لات و جوومێک بکەیت مناڵێک لە دەستی دێ سەرت بپارێنێ، ئافرەتێک دەتوانێت بتکا بە پۆڕی خۆرای، هەی سەر قافڵەی ڕوڕەشان، سەر کێشی زەلیلان، ڕابەری ترسنۆکان. ئای نەکەن، نانا نەکەن، دەخیل ئامان، نانە نەخێر نا نەخێر. ئاخ ئەگەر دەمزانی ئەنجامی ناپاکیە و هەیە قەت و قەت ئەو گۆم نەدەخوار. من وام دەزانیەوەی خیانەت بکاتن تەنها هەندێک کەس ڕقیان لێ دەبێتەوە و ڕکابەری دەکەن. نەمزانی دار و بەردووا و هەوا و هەموو زیندەوەرانی سەرزەمین دەبنە دوژمنی. نەمدەزانی خۆم برینگاری خۆم دەبمەوە، نەمدەزانی ئەو پێخەفەی کە لەسەری دەنم قونجڕکەی لێ دەڕوێ، ئەو جلوبەرگەی لەبەری دەکەم دەبێتە کۆتێکی یاسنین و بە خۆیدا دەمدورێتەوە. نەمدەزانی ئەو نانەی دەی خۆم دەبێت بەو سەبکەنانەی کە ژەهری تێدەکرێ بۆ سەگی هار. دوایە مەنەختێک بە کڕی ڕۆنیشت، پاشان هەر وەستەیەکی کرد، اینجا هەڵسایەوە سەرپێیان و وردە وردە بەرەواوایی داکشە. وەک پشیلەی حەوت ڕۆ هەتا لە وشکە بەیارەکەی بن ماڵانیش ڕەت بوو، هەر بیری دەکردەوە و لێکی دەدایەوە. بەڵام دوایەوەی لە بستی شکێڕان وە پشت کەوت، ئیتر یەکاڵا بوو، چیتر ئەو ماوەی نەما دڵی خاو بێتەوە یان بیر لە شتێکی تر بکاتەوە. اینجا ئەڵڵا ورمانی لێکرد و خۆی کرد بە گوندە. کە شاهینی کەلەکەوێت گەیشتە ناوگوندی وەک چەقەوانەی ئاشی دەنگیدایەوە. پیر و منداڵ و ژنی ئاوایی هەموو لێی خڕبوونەوە. کەرەسیسەیان لەسەر و کۆکری کردبوو وەک جمجمە سوڵتان تەندورەیان بە دەوری دابەستا بوو. ئەویش دزی گیرا واسایی نقەی لە خۆی بڕی بوو. لاترسان و لە برسان و لە شەرمەزاریان هیچ قسەیەکی بۆ نەدەهات. خەڵکەکە دەیویست نەختێ زمانی وەگەر کەوێ هەتا هۆی هاتنی بزانن لە سۆنگەی چییە بەم شێوەیە هاتووە، خێرەوە بەو جلو بەرگە شڕ و وڕەوە هاتووە، دەریان کردووە یان ڕێی لێگۆڕاوە، یاخود بە خەفیە ناردویانە گوایە کەس نایناسێتەوە. ئەو ڕێدەنسپیانەی کە لە ئاوقەرانی خۆی بوون وەک ئۆمەری تێلی، حاجی میرۆ، خاڵۆ سێودین لە دوورڕا نەیان دەناسیەوە، بەڵام وەکی کە لەی نزیک دەبوونەوە بۆیان دەردەکەوت شاهینە. لە سەرەتاوە هۆپەیەکیان لە خۆیان دیت، بەڵام دوایە دەستیان دەکرد بە زنێودانی. خزم و کەسی زوو پێشنیاریان کرد کەوا ڕێگەیان بدرێتێ شوم بزری بکەن، بەڵام دەستی لا و کۆرگە لە ڕێگەیان پێنەدان. بڕیاریاندا بەهۆی دادگا و لە بەرچاوی میلەت سزای خۆی بخوات. مام عومەر یەک لە کۆنە دۆستەکانی بەرایە بوو، بە کوتەکوت لی نزیک بۆ وتی خۆڵ بەسەر، هەتا دەم گەرم بووی دەستیان بە باڵ و بژیدا دەهێنای، بەجلی پەرداخ و ڕستی ڕەنگا و ڕەنگیان ڕازاندیەوە. بەڵام ئێستا چونکە دەمسەر بووی بۆیە شەخیان تێ هەڵدای و کەس گوت بە کڵاوی ناپێوێ، چونکە ئێستا نێچرت پێراو ناکرێن وەک جاران، یاخود با بڵین مەیدانە و مەیدانەی جاران نییە تا هی وەکو تۆڕم بازی لێ بکات. مشکە کوێرە ئاسایی لەو کون غەور و بێ و لەوێ تێر بێتەوە دەرەوە. مرۆڤی سەربەرز کە پیر دەبێ و لە کار دەکەوێ ئەو جاهینێ دەبێتە ڕابەر و ڕێنیشاندەری گەنج و لاوەکان، هەینێ ڕێزی زیاتر لێ دەگیرێ. بەڵام ئێستا تۆ هەرەکەتت لێبڕا، گەورەکانیشت چیتر خولیایان نەماکەوە بەخێوت بکەن. بۆیە وەک لیکاوی بنلغاوی ئەسپە بۆرەکی شەکەت و ماندوو بووی، بە دڵۆپاوێکی پیس و ڕژایتە نێو جۆگە و سیانی شارە گەورەکان. چیتر خێرت بۆیان نەما، وەک واژەڵدا دۆشرای، چەوریت لێ گیرا، بارت هەڵگرت، ئێستاش لە کەڵک کەوتی، بۆیە سەرکەلەت لەسەر کرایەوە و بەرەڵای هەندەران کرای. دوایە دەستێکی بەدەمچاوی خۆی داهێنا و چەند وەردە فرمێسکێک لە چاوەکانیدا قەتیسما بوون و بەکلکەن گوچکەکەی ئەوانیشی سڕیەوە. اینجا کەوتەوە خەوتن وتی هاوارتە لە من، بیرخدر نەماوە هەتا نۆکاوی دوو تفانت لە ڕووچاوی بکات، چونکە زۆر خەفەتی لێ دەخواردی، وە بیرتە چەندت لێ دەپاڕایەوە، هەر ئەوەتە دەستی ماس نەدەکردی، هەر لەبەرەوەی هەتا واز لەو کارە گەندە بێنی و خۆت نەکەیتە حەبرەی شاران. بەڵام هەندە بەهەوە و بەفیز بووی، ئەوها خینبەری چاوی گرت بووی، هەر بەگوێت نەکرد هەتا نات لە تەبەق.
لەولاوە گەنجێکی خوێن شیرین هەڵیدایە وتی: بەڵێ بەڵێ، مێژوو درۆ ناکات. مێژوو چارەنووسی کەسانی وەک تۆی هەراوا لە قەڵامداوە، چ زوو چ درەنگ هەر دەبوایە دووچاری ئەو ڕۆژە ببی. لەولاوە خاڵە سێودین هات و گۆچانێکی کنێری لە دەستگرت بوو، هەر لی نزیک بۆ سرە سمکێکی تێژەن. اینجا پێیوت: کوڕە شاهین، ئەمە تۆی؟ چاو دێ چاو، هەر دەڵێ ڕێوی گوڕوە لە سێبەری کلکی خۆی گەڕبوویتەوە. تف لە چەهرەت. خەڵکەکە کە جوان لەم قسەیە بوو هەموو دەستیان بە پێکەنین کرد. شاهینیش هەندی چنگەلوای بەرخێکی لەڕی لێ هات بووە. بە زۆر هەناسی بۆ دەدرا. لەولاڕە تەتۆی ئەلیاسەکەر کە مرۆڤێکی بەشان و شەوکەت و باڵا بەرز بوو، لەلایەن گەنجەکان فێری خوێندەواری کرابوو، گەلێک قسەی ڕێک و پێک و بەجێی دەکرد. ئەویش لی نزیک بووە. اینجا ڕووی لە خەڵکەکە کرد و وتی: مرۆڤی مەرد ئەو کەسەیە کە دەمرێ هەزاران کەس لەگەڵی دەمردن و دەژینەوە، بەڵام هی نامەردی شەوەیە کە بمرێ هەزاران دەمود و تف و نعلەتی لێت دەکەن. حاجی میرۆش کە کۆنە دۆستێکی خۆی بوو، تەمەنی لە 90 ساڵی ڕەت کرده بوو، هەندە بێهێز بوو، لە پێهێزیان خۆی بەسەر گۆچانەکەیەوە دادا بوو، قەلینێکی درێژی لەدەستا بوو، جارجار قومێکی قوڵی لێدەدا و هەموو دووکەڵەکەی هەڵدەملیسی. هاوارێکی لەسەر شاهین کرد و پێیوت: دەکدار زەی پیرە سەگی لەڕ، دەکڕوت ڕەش بێوەکی ڕەش بوو. ئەگەر دەمزانی مرۆڤێکیەوەها ناپاکت لێ دەردەچی، بە جاحێڵی قەت لەگەڵتا نەدەچوومە شەوێن و شەو بەکێ و لە هۆبەی ڕەشماڵان نەدەبووینە دراوسێ و یەکتر. هەنووکە حەق وایە وەک داندۆک لەسەر مشتاغان وشکتکەنەوە. اینجا بتکەن بەداوەر لە ڕۆخ بێستانەکاندا بتچەقێنن، بتکەن بە قوچەک لە دووڕیان و تخوبی کێڵگەکاندا داد بنێن، بۆی ببی بە پەن، تا هەرگیز و هەرگیز جارێکی تر ناوچەکەمان وەچەیەکی خرشی وەک تۆی لێ نەکەوێتەوە. کۆری لێپرسینەوە دانیشتن کە پێکاتبوو لە پیاوێکی ڕدێنسپی و لاوێکی ژیر و تێگەیشت و لەگەڵ جوامێرێکی هێمنی لەسەرخۆ. یەک دوو گەنجی خود لەناو خەڵکەکە هاتنە دەرەوە و چون شاهینیان لە پیلان ڕاست کردەوە و لە پێش کۆڕی دادگایان ڕاگرت. کۆرەکە بێەوەی محکەمەی شاهین بکەن لاوەکە ئەستایەوە و ئەو دەستورەی کە دایان نابوو بەرگەیەک دەربارەی ئەو جۆرە کەسانی تیا بوو. هەروەها سزاکاشیان دانابوو. هەر کەس بە گوێرەی کردداری خۆی بە گوێرەی ئەو پلە و هەنگاوانەی ناوێتی لە دژیوان و مەڵبەندەکەی خۆی. لاوەکە دەستی کرد بە خوێندنەوەی بەرگەکە وتی: ئەو ناپاکانەی کە لە هەنگاوی چوارەمدان سزایانەمەیەکەوە چاویان دەربێ و زیندە بە چاڵ بکرێن. ئەوانەی لە هەنگاوی سێمدان گەر زۆر دەمشڕ و لەوچە نەبوو بن و خەڵک زۆر ئازار و مشەختی نەچەشت بێ لە نێوچاوانی وان سزایانەمەیە. دوای هەتکردنیان ئەو سادەبێ لە زیندانی تاریکە تل بخۆنەوە و خواردنەکی نەمری و نەژیان بدرێتێ. جاگەرمان وەگەرمردن ئەوانەی لە هەنگاوی دووەمدان دەبێ پەتیان لە مل بکرێ، لە واشەیان لە دەم بکرێ، لە دەشت و لە دەربیان گەڕم بۆی ببن بە پەند اینجا ڕەها بکرێن. بەڵام ئەوانەی لە هەنگاوی یەکەمن دەیاندەینە دەست شوان و گاوانی گوندەکەی خۆی یاخود هەرزەکارانی گەڕەکەکەی خۆی، جاچیان لێکرد و چیان لێ نەکرد. لەم لاوە خاڵۆ سێودین کەوتە قسەکردنوتی: ئەوێ ڕۆژەیە و بابەتانەیەوە دەڵێن هی هەنگاوی یەکەم ئێمە کاری خۆمان لەگەڵ کردن، هەمومان ڕیزکردن و شوان و بەرخەوانانی ناودێ شەپ لە قونانەیان پێدەکردن و ئێمەش جغزەمان بە دەوریاندا کردبوو. بەڵام ئەوانەی کە پرۆپاگەندەیان بۆ جۆرە کەسانە دەکرد یان ورەیان بە خەڵک بەردەدا و ماستاویان بۆ ساردەکردنەوە، ئەوانیشیان هێنا و تەپەرە تەپە لەسەر پشتیان دەکرد. جا ئەگەر بیان زانیایە تەقلەی لە چەندانە ئەوە ڕەها دەکران، خۆگەر نەشیان زانی باە ئەوە دەبووە خەجەڕۆ لەسەر پشتیان. خەڵکەکە و قسانەیان گوێ لێ بوو، هەموو بەجارێکی کەوتنە سەر پشتی لەبەر پێکەنینێ. مناڵەکانیش لە دەوروبەری خەڵکەکە هەر جلیتانیان بوو، هەر دەتوت تەزرەی ڕەشە هەورێکی بەهارین هەڵدەخۆزنەوە لە خۆشیان. دیار بووانیش بۆ خۆیان چاوەڕوانی نێچیرێکی وایان دەکرد. بۆ بۆنەوە خەڵکەکە لە بەزم و ڕەزمێکی وابوون، هەر دەتوت لە حەوت جێشایی و داوەتە. تەنها شاهین نەبێ بە چاوشۆڕی لە بەردەمیانە ڕاوەستا بوو. چاوەڕوانی ئەوەی دەکرد کەوابی بەخشن یاخود سزایەکی زۆری بۆ دانەنێ. دەویست دەستکات بە قسەی جەرنا و فڕنا و لە خەڵکەکە بپارێتەوە، بەڵام کەس گوێی بۆ ڕانەدەداشت. یەک لە جوامێرەکانی گوندی کە بەناوبانگ بوو بە بابەزدین کڵاوڕەش، پیاوێکی گەلێک زار شیرین و مەتەڵزان بوو، لێی چوە پێش و پێیوت: شاهین، من مەتەڵێکم ئێگەرزانیت ئەوە تکایان لێ دەکەم کەوا سزاکەت کەم بکەنەوە. شاهین هەرەوە تا دەجوڵایەوە سەری بە ئاستەم جوڵاند و تێگەیان کەوا مەتەڵەکەی بڵێ، بەڵکو خوا کردە هەڵی دێنێ.
ئەویش دەمی بۆ بناگوێی برد و بە دەنگێکی بەرز لێی پرسی ئەوە چییە؟ تاکەم بێ زۆرە هەتا زۆریش بێ کەمە. شاهین هەرچەندی خۆی هێناوبەر بۆی هەڵنەهات دوای ڕاوەستانێکی زۆر ئینجا بە بەزدین پێیوت ئەوە کردداری پیسی تۆ و سزای ڕەوای ئێمەیە کە خەڵکەکە گوێیان لە وەڵامی مەتەڵەکە بوو هەموو سەری ڕەزامەندیان هەژاند و گەلێک شانازیشیان پێوە کرد. اینجا لە پاشان بە گوێرەی و بڕیارەی کەدا بوویان ویستیان یەکسەر لە کۆڵی بکەنەوە، بەڵام دایک و باوک و برای شاهیدەکان وتیان ئەو جەرگی ئێمەی لە شیشداوە دەبێویش بە ئازارەوە بمرێ. جا شاهینیان برد لەناو خان و بەرەکەی جارانی لە ژوورێکی بچووکدا دەرگا و پەنجەرەیان لەسەردا خست و بە خشت و قوڕ هەمویان هەڵنا. هەروەها هەر کون و کە لە بەرێکی لە ژوورەکەدا هەبوو خریان بە هەڕی سواقدا. بەم پێیە ئەوەی نووزەی ڕووناکی بایە نەدەچۆ ژوورەوە، ئەوسا لەوێ لە نێوان چوار دیواران بەم شێوەیەیان بەجێهێشت. ئەوان لەو سین و بینەدا بوون کاتێک دیتیان تڕومبێلێکی نوێی ڕەنگ قورمزی لە نزیکیان ڕاوەستا. کوڕکچێکی عارەب و دوو کۆڕیش کۆگەی تری تێدا بوو. هەرچەندی لەگەڵیان کەوت نەدوان و چەندی پرسیاریان لێکردن هیچ وەڵامیان نەدایەوە. دیار بوو چ تاقییان لە زمانێوی تر نەدەگەیشتن، بەڵام دوایە بەهۆی ڕەنگیان ناسرانەوە بۆیان دەرکەوت کە ئەمانەش مناڵەکانی شاهینن. باڵەداوان هەمویان هێنایە خوارەوە، هەندێکیان بە پەلە چوون ئاویان بۆ هێنا. بەڕێزان کاتمان کۆتایی دێت و چیرۆکی زەلیلیش کۆتایی دێت. سپاس بۆ هەموو لایەکتان کە بیسەرمان بوون تا بێ گەیشتنەوە شاد و سەرکەوتوو بن.